کە ئەو دقەی کە ئامادەتان کردووە بیخوێنەوە بۆ بیخێنە دەنگەوە. بەڕێستەرۆکی پەرلەمان دوای وەرگرتنی ڕاوپێشنیارەکان بەو شێوەیە سیاغە کراوەتەوە لەلایەن لیژنە پەیوەندیدارەکان. مادەی 2 بەم شێوەیە دەخوێندرێتەوە. یەکەم، ئەنجومەنی وەزیران تەخویل دەکرێت بە ڕاکێشانی مایە لە سەرچاوەی یاسایی و دارایی پاک لە ڕێگای قەرزکردن و قەرز وەرگرتن و یان گەرەنتیکردنی قەرز یان پرۆسەی تری هاوشێوە بە بەهایەک کە لە هیچ کاتێکدا سەرجەمی لە 5 ملیار دۆلاری ئەمریکی زیاتر نەبێت. دووەم، مەرجە سەرجەم قەرز وەرگرتنەکان یان گەرەنتیەکان یان هەر پرۆسەیەکی تری هاوشێوە تێپەڕی ئەو بڕەنەکەن کە لە بڕگەی یەکەمی ئەم مادەیەدا باس کراوە و دانەوەیان گەرەنتیکردنی دانەوەیان و ڕسومات و سوود و خەرجیەکان و ئەو بڕانەی ترکە پێیەوە بەستراونەتەوە لە نێو دەسەڵاتی ئەنجومەنی وەزیراندایە کە لەم یاسایەدا ڕوون کراوەتەوە و ئەم بڕانەش لە نێو بەرزە ئاستی باسکراو لە بڕگەی یەکەمی ئەم مادەیەدا هەژمار ناکرێن. کێ لەگەڵێتی؟ چل کەس لەگەڵێتی کێ دژێتی؟ سێ کەس دژێتی کەواتە پەسەند کرا. مادەی سێ بەم شێوەیە دەخوێندرێتەوە. دەکرێت ئەم مایانەی ڕادەکێشرێن یان ئەو قەرزە گەرەنتی کراوانەی دەردەکرێن یەکەم بە هەر دراوێکی بیانی بێ لە سنووری ئەو بڕی لە بڕگەی یەکەمی مادەی دووەم یەم یاسایەدا باس کراوە و لەسەر بنەمای نرخەکانی پارەگۆڕینەوەی کارپێکراو لە ڕێکەوتی بەستنی قەرزکردنەکە یان گەرەنتیکردنی قەرزەکە بە گوێرەی حکومەکانی ئەم یاسایە تەنها ئەگەر بنووسین لەسەر ڕێکەوتنێکی تر ڕێککەوتبن. دووەم، لە شێوەی قەرزی دەرەکی یان ئاسانکاری دڵنیابوونی تر یان کاغەز یان قەواڵەی دارایی دەرکراو لە بازارە دەرەکیەکانی ڕێکخراو یان ڕێکنەخراو. سێەم، لە ڕێگەی یەک پرۆسە یان لە ڕێگەی زنجیرە پرۆسەیەکی بەیەک بەستراو یان نێوان نەبەستراو وەلەو سنوورەی لە بڕگەی یەکەمی مادەی دووەمی ئەم یاسایەدا باس کراوە. کێ قسەی هەیە لەسەر ئەم مادەیە؟ باش. کاک ڤەمان فەرموو. بەڕێستەرۆکی پەرلەمانی ئێکی شوان گیرۆگرفتێت کۆمشەڕعێ کورد خواتێدات ئێختێ دایما ئەوە پتر مەسائلێت مەتاتیدا خۆت بینتن یعنی پتر خوا ئالۆدەی وان تشتاتکردن ئەوێت پتر مەتاتیەت تێدا هەبتن نابیتن ئەم یاسایەکی داینین ئەم خۆت گەل یاسا خوا بچین بۆ خەلکێ و مەحکەما شەرحکین کۆ ڤی سیغەتیە ئەوێ ئنیەتا مە ئانژڤێ یاسایە ئەوەیە کۆ تێبینیە من سەر بەرگایەکی ئەوە بێژتم بە هەر دراوێکی بیانی بێت لە سنوورەکەیە مصطلحێکی گەلک مەتاتیە ئولدوماهی کاوێ فەقەرێ دنیا بێژتن تەنها ئەگەر بەنووسین نەبێت لەسەر ڕێکەوتنەکەی کەواتە ئیبطالکردنا ڤی نەسی حەمەیە و تنێ حجەدانە ئەڤێ فەقەرە هەو و سپاس. زۆر سپاس. بەڕێز دکتۆرە ڕەوازفایق. بەڕێستەرۆکی پەرلەمان وەڵام من ملاحەزەکەم شکلیە هەستەکەم جیاوازێکی زۆر هەیە لە نێوان تەرجەمەی کوردیەکە و لە نێوان ئەو نەسەی کە حکوومەت بە عەرەبی ناردوێتی ئەوەی حکوومەت زۆر باشە لە ڕووی تەبەنە مجاملەی حکوومەت نییە بەڵام لە ڕووی سیاغەوە ئەوەی کە کاک ڤەمان باسیەکە لە ئەخیرەکەیە کە نووسراوە ئەگەر بەنووسین لەسەر ڕێککەوتنێکی تر ڕێککەوتبن بەڵام لە عەرەبیەکەی کە حکوومەت ناردوێتی ئەڵێ ما لم يتم الاتفاق على تاريخ آخر تحريريا کەواتە ئەوەی حکوومەت مەبەستێتی ڕێککەوتن لەسەر تاریخێکی جیاواز بکرێ بەڵام ئەوەی کە لە ناو نەسە کوردیەکەیە هاتووە کە ئەنەما هەموو یەکرێتەوە یا غەڵەتی ئیملائیە یان ئەگەر غەڵەتی تەرجەمەی ئینشەڵڵا چاگەکرێ و زۆر سپاس. سپاس. ئەوە دیارە بێ ڕێککەوت بێ ڕێککەوت. بەڵێ
باشە سپاس کاک بێستون فایق بەڵێ بەڕێ سەرۆکی پەرلەمان بڕگەی سێم کاڵی لە ڕێگەی یەک پرۆسەیان لە ڕێگەی زنجیرە پرۆسەیەکەوە یعنی ئەگەرەوە ڕوونتر بکرێتەوە یان نازانم گومانم لەو مادەیە هەیە زۆر سپاس زۆر سپاس بەڕێز کاک ئایدن معروف بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی سەیەم لە بڕگەی یەکەمدا ئەم بڕگەیە ڕێگە دەداتە حکوومەتی هەرێم حکوومەتێنم پارەی قەرز بکات بە هەر دراوێکی بیانی لە سنووری بڕی 5 ملیار دۆلاردا باشتر وایە لەم مادەیە جۆری دراوی دیار بکرێت کە دراوی دەرەچە وە دراوی ناوەچێک کە لێرەدا تهدید بکرێتن شاینی باسە زۆربەی یاساکانی قەرزی حکومی وڵاتان دراوی بیانی دیار دەکەن ئەگەر قەرزەکە دەرەچی بێت دراوی نیشتیمانی دیار دەکەن ئەگەر قەرزەکە ناوخۆی بێت لێرەدا هەروەها لەم یاسایەدا حالەتەکانی بەکارهێنانی دەسەڵاتی قەرز وەرگرتن دیاری نەکردووە بۆ حکومەت بۆیە پێشنیار دەکەن مادەیەک بڕگەیەکی زیاد بکرێت لەو مادەیەدا کە بەم شێوەی خوارەوە بێت وەرگرتنی قەرز لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان سنووردار بەم بارودۆخانەی خوارەوە یەکەم دابینکردنی پارە تەمویل بۆ کورتهێنانی حەجز لە بودجەی گشتی دابینکردنی تەمویل پرۆژەی استراتیژیەکانی هاتوو لە بودجەی گشتیدا هەروە پەیداکردنی بەڵێ لە مادەکانی تر باس بەتار بەڵێ زۆر سپاس بە تایبەتی بە مادەی نۆ سپاس بۆ جەنابەت کاک قادر وەتمان بەڕێ سەرۆکی پەرلەمان سەبارەت بە بڕگەی یەکەم من پێم باشە کە جۆری دراوەکە دیاری بکرێ و دراوێکی نێودەوڵەتی بێ بە نمونە دۆلار چونکە ئێمە بانکی مرکزیمان نییە بۆ ئاڵوگۆڕی دراو ڕاستە لەوانەیە وەڵامەکەیەوە بێ کە ئێمە قەرز دەکەین و مەرجیشمانە بێ بەڵام بەڕای من ئەگەر دراوەکە دیاریکرا بێ و دراوێکی نێودەوڵەتی بێ دۆلار بێ باشترە بۆی کە گرفت و کێشەمان بۆ دروست نەبێت زۆر سپاس زۆر سپاس بەڕێز کاک سعید مەسیفی بەڕێز خاتو پەروا عەلی بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەگەر بکرێت مادەی بڕگەی یەکەم ئەمەی بۆ زیاد بکرێ ئەگەر قەرزەکە بە دراوی بیانی بوو ئەوە لە گۆڕینەوەی دراوەکەدا بۆ دیناری عێراق ڕەچاوی کێبڕکێ بکرێت لە نێوان بانکە ناوخۆیەکانی هەرێمی کوردستانە ئەمەی بۆ زیاد بکرێت سوپاسانەکەم و بڕگەی بەشی دووهەمیش لا برێت سوپاس باش بەڕێز کاک ڕێباس وەزیری دارایی فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیارێکم هەیە ئەگەر ڕازی بن ئەندامانی بەڕێزی پەرلەمان با هەرەوە یەکسەر تەحدید کرێ بە دۆلار و بۆیە ئەوەی کێشە لەسەر نەبێ باش باش لیژنە پەیوەندیدارەکان فەرموو بەڕێز دکتۆر عەزیزەت بەڕێز سەرۆکی پەرلەمان لە بانکی ئەمریکی پارە قەرزکەی بە دۆلارە دەنێ لە بانکی ئەوروپی پارە قەرزکەی بە یۆرۆ دەنێ ئەم یاسایە بۆ قەرزی نێودەوڵەتیە بۆیە قەت بە دینار ناکرێ ئەم پارەیە ئەم دەسەڵاتە دەبێت ببرێتە ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی ئەوان پرۆسەی گۆڕینەوەی پارەکە بۆ دراو یۆرۆیان وەرگر یۆرۆ بگۆڕنەوە بە دینار جاری وهەیە یۆرۆکەش یەکسەر ناتوانانی بکەی بە دینار عملەی دووەم لە هەرێمی کوردستانە تا ئێستا ساق نەبووتەوە کە دوای دینار چی بەکارێن چکە هەردووکی وەک یەک بەکارێنین لەبەرەوە بۆ چوونی من کێشە ئێمە ناتوانین لەم یاسایەدا عملەکە دیاریک هەر چۆن حکوومەتی عێراقی ئەعلانی کردو هەموو مامەڵەیەکی دارایی لە ناو عێراقا تەنها کڕینی کارتی مۆبایل تەنها پشکی شەریکات دەبێ هەمووی بە پارەی وڵاتەکەت بێ ئەو بانکانەش کە لە وڵاتانەیە کار دەکەن ئەبێ دراوی یەکەمیان عملە بێ سەبارەت بە پرۆسە بەڕێز کاک بێستون باسی کرد لەم یاسای ئیشارەت بەوە دراوە حکوومەت ئێرە مافی هەبێ لە یەک بانک لە ماوەی 4 ساڵە هەموو جارێک 9 ملیار دلار وەرگرێ و جەدوەلەی بۆ بکرێ ساڵی یەکەم 9 ملیار ساڵی دووەم 9 ملیار ئەمە پرۆسەیەکی بەردەوامە چەند جارێکە گرێدراوە مافێکی تریشی هەیە لە بانقێکی تریش بێ لەو بانقە ئەو پرۆسەی ئەو گرێدراو نابێت بۆ پرۆسەی ترەوە ئەو تەوزیحێکە لێوە هاتۆ بۆ ڕووکردەوە بەو شێوەیە بوو
بەڕێزێکی تر باسی بانکی ناوخۆی کرد ئەم یاسایە بۆ قەرزی نێودەوڵەتیە بۆ قەرزی ناوخۆی نێ لە ڕاستیدا زۆر سوپاس لەبەرەوە هیچ چینێک نابینین لە سیاقەکانیە وەک ڕای لیژنەی دارایی وە خۆی بخرێتە دەنگدانەوە. باشە سپاس بەڕێز کاک عەلی حەمە ساڵح. من هەر بۆ نووسینی سەرنجی خۆشم دەستماڵ بڕی بوو بەڵام دیاربوونیان بینی بۆیە لێرەوە تاکی دەکەم پشتیوانی سەرنجەکانی دکتۆر ڕێواسەکەم و بەڵام یەکەم وشە پێم وایە یەجوز لە عەرەبیەکە بەمانای دەکرێت نییە دەکرێت بە شێوەیە لە شێوەکان لەفزێکی اختیاریە لە کوردیا بەکارێنێ یانێڵێ دەکرێت ئەم ئیشە بکەم ینی دەشکرێت نیکەم بۆیە ئەوە وشەیەکی دقیق کە من پێم وایە بڵێن دەبێت يجوز شرط هنا دەکرێت لە کوردیا بە اختیاری بەکارێت يجوز شرط اختياري بۆیە من پێشنیارەکەم يجب بۆیە پێشنیارەکەم بڵێن دەبێت ئەو اختیاریتان نێڵن چکە گەر اختیاری بێت ئەوەکانی تر دواتر دەستکاریەکرێن نرخەکانی پارەگۆڕینەوە قسەی لەسەر کراوە گەر بانکی مرکزیە بێت خۆی بانکی مرکزی تهدیدەکە نە بە مزایدە و نە بە مناقەسەیە تهدیدەکە دۆلار بە 120,000 بە 180,000 واتە بەپێی بازاڕی ڕەش نابێت ئەگەر بانکی مرکزیمان نەبێت ئەو کاتە ئەوە بابەتێکی ترە و يعني هم توضيحات بدريت من لما بستكي زانم بلان بيويستا حكومة خوي توضيحات ده اللي نيوان بانكي الرخراو نخراو من زمان بانكي الرخراو ما بس يعني بانكي دولي وصندوقي نقدي دولية بانكي الرخ نخراويش ما بس يعني او بانكاني ترى وكو دوتشا بانكو جولدمان ساكس وانا بلان مفروضة امرون كردنو بو خلق لزماني خويا وبيت بو اوي وا تفسير نكريك ريك نخراو ما بس يعني او مؤسسانيك ناسنا ژێرباری ئەو مراقبە دەولیە کە بۆ بانقەکان هەیە لە جیهانە. بەڵێ بەڕێز دکتۆرە بەهار. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بەوەی کە ئەم مادەیە مەتاتی بێ کەلیمەی سنوور بالعکس لە تحدیدی کردووە مەتاتیەتی لەسەر ئەم مادەیە داوە چکاڵە سنووری ئەو بڕێکە لە بڕگەی یەکەمی مادەی دوواتە لە سنووری 5 ملیار دۆلارەکە. سەبارەت بەوەی کە ئێمە ئەگەر بڵین لە دواییە ئەگەر بنووسین لەسەر ڕێکەوتێکی تر ڕێکەوت بن ئەمە ئەوەی پێشووی بتاڵەکاتۆ نەخێر لە قاعدەی قانونیە ئەسڵ هەیە و ئیستیسنا هەیە ئەسڵ ئەوەیە کە ڕێکەون لەسەری ئیستیسناەن ڕێگە دراوە بە ئەوە ئەنجا سەبارەت بۆی کە دیباجەی مادەکە دەکرێت بکەین بە دەبێت ئەوە لەبەرەوەی لە ناو مەتنی مادەکەیە ئێمە یانمان هەیە کەلیمەی یان بۆ نمونە لە فەقەرەی دووەم یان ئاسانکاری یان کاغەز یان ئەوە بۆیە کەلیمەی دەکرێت بمێنێتەوە باشترە چکە یەکێک لەو یانانە هەڵەبژێردرێت. باش بەڕێز وەزیری دارایی بەڕێز جەناوی سەرۆکی پەرلەمان هەر یەک ڕوونکردنەوە هەبوو لە سەقسەکانی کە عەلی حەمە ساڵح لەسەر بانکی ڕێگنەخراو ڕاستە ناوەکەی بانقە بەڵام بانک یعنی ئیشەکەی ئیشی بانک نییە وەکو سندوقێکی ئیستیسمار وایە یعنی تەمیوی لێگەکات بەڵام ئەوە ئیشەکەی ئەوە نییە وەکو بانک بێبەز ناوەکەی وایە ڕوونکردنەوە. کەواتە لیژنە پەیوەندیدارەکان ڕاتان وایە کە وەکو خۆی بخرێتە دەنگەوە. بەڵێ فەرموو دکتۆرە ڤالە. بەڕێز سەرۆکی پەرلەمان تەنها ئەو شەیە کە بەڕێکەوتنێک هاتیە ڕێکەوتە کە هەڵەی چاپە تەنها ئەومان چاک کردوتەوە پێمان باشە وەکو خۆی بدرێتە دەنگدان. جابی خوێندنەوە فەرموو. مادەی سێ بەم شێوەیە دەخوێندرێتەوە دەکرێت ئەو مایەنەی ڕادەکێشرێن یان ئەو قەرزە گەرەنتی کراوانەی دەردەکرێن یەکەم بە هەر دراوێکی بیانی بێ لە سنووری ئەو بڕی لە بڕگەی یەکەمی مادەی دووەمی ئەم یاسایەدا باس کراوە و لەسەر بنەمای نرخەکانی پارە گۆڕینەوەی کارپێکراو لە ڕێکەوتی بەستنی قەرزکردنەکە یان گەرەنتیکردنی قەرزەکە بە گوێرەی حکومەکانی ئەم یاسایە تەنها ئەگەر بنووسین لەسەر ڕێکەوتێکی تر ڕێککەوتبن. دووەم لە شێوەی قەرزی دەرەکی یان ئاسانکاری دڵنیابوونی تر یان کاغەز یان قەواڵەی دارایی دەرکراو لە بازاڕە دەرەکیەکانی ڕێکخراو یان ڕێک نەخراو. سێم لە ڕێگەی یەک پرۆسە یان لە ڕێگەی زنجیرە پرۆسەیەکی بەیەک بەستراو یان نێوان نەبەستراودا وەلەو سنوورەی لە بڕگەی یەکەمی مادەی دووەمی ئەم یاسایەدا باس کراوە. کاک عومەر. بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵا وشەی بڕ هاتووە وتم بڕەکە بکەن بە گوژمە بڕ یعنی کەمیەت گوژمەش یعنی مەبلەغ ئەو شەیە من سەرنجمە بوو لەسەری بڕ یعنی الکەمیە کەمیەش بۆ پارە نابێ گوژمە یعنی مەبلەغ. بەڵێ سپاس بۆ جەنابەت بەڕێز دکتۆر عەزیزەت سابر. لە ڕاستیدا هەندێک مستەلەح اقتصادیەکێکی بە کوردی تەواو معناکەی پێچوانە دەبێت تۆی لە ئاخری ئەگەر نا تا ئێستاش لە کوردستان ئەوەی کە باوە بەکاردێ بەرامبەر مەبلەغ لە عەرەبی
پێوترێ بە کوردی بڕی بە ئینگلیزیش پێوترێ ئەماونت گوژمە ئەو مستەلاحێک کە هەستی پێکەین لە ماوەی 8 ساڵی ڕابردوودا لە هینی حکومیە لە تەندەر و لەو هیرانەیە بەکاردێڵێ گوژمە بۆ تێچوش بەکاردێ گوژمە یعنی گوژمەی پرۆژەکە یعنی تێچووی پرۆژەکە تێچووژێکی بە عەرەبیە بێ بە کولفە بە ئینگلیزیشە بێ بە کۆست بۆیە باشتر دانراوە بڕەکە یعنی ئەوەی بەکاردێ لە کتاباتی حکومیە و لە کوردەواریە و لە نووسراوەکانە بەرامبەر بە وشەی کولفە گوژمە دادەنرێت بۆیە بڕەکە بە باشتر دەزانین. باش کێ لەگەڵێتی؟ چلو حەو کەس لەگەڵێتی کێ دژێتی؟ دوو کەس دژێتی کەواتە پەسەند کرا. مادەی دوای ئەو؟ مادەی بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 4 بەم شێوەیە دەخوێندرێتەوە. حکوومەتی هەرێم پابەندە بەدانەوەی ئەو مایەنەی ڕاکێشراون یان قەرزە گەرەنتی کراوەکان بە پێی حکومەکانی ئەم یاسایە بە پێی مەرج و ماوەی دیاریکراو لە ڕێککەوتن و بەڵگەنامەکان. کێ قسەی هەیە لەسەر ئەم مادەیە؟ کەس نییە کەواتەی خێنە دەنگەوە کێ لەگەڵێتی؟ چلو پێنج کەس لەگەڵێتی کێ دژێتی؟ یەک کەس دژێتی کەواتە پەسەند کرا. مادەی 5 بەم شێوەیە دەخوێندرێتەوە. یەکەم ئەنجومەنی وەزیران بۆی هەیە لیژنەیەکی تایبەت کە پێک دێ لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگرەکەی وەزیری دارایی و ئابووری بەیەکەوە ڕابسپێرێت بە دەسەڵاتی دیاریکردنی حکم و مەرجەکانی هەر پرۆسەیەک لە پرۆسەکانی ڕاکێشانی مایە یان هەر گەرەنتیکردنێکی قەرز هەروەها دانوستانکردن بە سیفەتی ئەوەی کەوا نوێنەری ئەنجومەنی وەزیرانن وەبەستنی سەرجەم ڕێکەوتن و بەڵگەنامەکان و هەر هەموارکردنێکیان بەو شێوەیەی بەرژەوەندی گشتی دەستەبەر دەکا و خستنەبواری جێبەجێکردنەوە و بەرپرسیارەتی ئەم لیژنەیەش لە بەردەم ئەنجومەنی وەزیراندا پێکەوەی تەضامنی دەبێت. دووەم بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران پێشوەختە حکم و مەرجەکانی هەر ڕاکێشانێکی مایە یان گەرەنتیکردنێکی قەرز لە نێوانیشیاندا بۆ نمونە دراوی متمانە پێکرا و بەرزە تێکڕای سوود یان تێکڕای سوودی بنەڕەت و بڕی بنەڕەت و ڕێکەوتنی شایستەبوون بەو شێوەیەی بەرژەوەندی ڕێکەوتی شایستەبوون بەو شێوەیەی بەرژەوەندی گشتی دەستەبەر دەکات دیاری دەکرێت. کێ قسەی هەیە لەسەر ئەم مادەیە؟ بەڕێز کاک لێرماوەتی؟ ڕێز جەنابی سەرۆکی پەرلەمان مادەی 5 یەکەم ئەنجومەنی وەزیران بۆی هەیە لیژنەیە دروست بکە واتە دەتوانێت نەشیکات بۆیە دەبێ بڵین ئەنجومەنی وەزیران دەبێ لیژنەیەکی تایبەت پێک بێنێت. دووەم سەرنجم مادەکانی زۆر دووباری تێدا ینی دەتواندرێت کورد بکرێتەوە لەسەر جەم پرۆژە یاساکە بەو شێوەی بەرژەوەندی گشتی دەستەبەرەکات 4 بارە بۆتەوە. بەرپرسیارەتی ئەم لیژنەیەش لە بەردەم ئەنجومەنی وەزیراندا تەضامنی دەبێت 2 جار دووبارە بۆتەوە بەستنی سەرجەم ڕێکەوتن و بەڵگەنامەکان و هەر هەموارکردنی 2 جار ینی دەتواندرێت کورتتر مولەخەز بکرێتەوە کەمتری دەوێت. سوپاس. باش سوپاس. بەڕێز کاک قادر وەتمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان هاوڕام لەگەڵ قسەکانی کاک دلێر
ئەنجومەنی وەزیران بۆی هەیە واتە دەشتوانێت نەشکە بۆیە پێشنیار دەکەم ئەنجومەنی وەزیران بوو ئەنجومەنی وەزیران لیژنەیەکی تایبەت پێک بێنێ جگە لەوانەی کە ناویان هاتووە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگرەکەی وەزیری دارایی پێشنیاری وەزیری پلاندانانیش دەکەم سەبارەت بە بەڕگەی دووەمیش ئەگەر بەرچاوڕوونیەکمان پێ بدرێ بۆی بەرزترین ئاستی سوو دیاری بکەین نەکەر حکومت بە تەواوی تەخویل بێ و مخەوەل بێ و ماوەی زەمەنی گرێبەستەکانیش دیاری بکەین زۆر سپاس زۆر سپاس بەڵێ پێم وابێت ئەوەی کە لێوا هاتۆ بۆی هەیە یعنی ئەنجومەنی وەزیران خۆی توانێت سەراحەتی هەموو ممارسە هەموو سەراحەتە بکە یان خۆی بڕیار با کە لیژنەیەک پێک بێنێ بەڕێز کاک عەبدوڕەحمان عەلی ڕەزا بەڕێز سەرۆکی پەرلەمانە من پێم باشە یەک بڕگەیەکی بۆ زیاد بکرێ بەم شێوازە پێویستە سەرجەم ڕێکەوتن و بەڵگەنامەکان و هەر هەموارکردنەوەیەک لەلایەن پەرلەمانی کوردستانەوە پەسەند بکرێت زۆر سپاس بەڵێ سپاس بەڕێز کاک برزوو مەجید بەڕێز سەرۆکی پەرلەمان هەر سەبارەت بۆ قسەی کە عەبدوڕەحمان کردی ئەگەر تەصدیقکردنی ڕێکەوتن و پرۆتۆکۆلەکان و هەموارکردنیان لەلایەن پەرلەمانەوە ببێتە کێشە بۆ تەرەفی خارجی چونکە تەرەفی خارجی لەوانەیە بە تیمی حکوومەتی هەرێم بڵێ ئەگە من بزانم هەنگاوێکی تر ماوە پەسەند بکرێت لە کوردستانەوە دەبێتە کێشە بۆ من ئەمە لەوانەیە بێتە بەربەس بەڵام دەکرێت لیژنە یاسایی و لیژنە پەیوەنددارەکان سیغەیەک بدۆزنەوە کە لە وردەکاریەکانی پرۆتۆکۆل و عەقد و بۆندەکاندا پەرلەمانی کوردستان ئاگادار بێت باش بەڕێز کاک عەلی حەمە ساڵح بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەنجومەنی لە عەرەبیەکە بیخوێنیتەوە ئەو بۆی هەیە ئەو مەعنا نادا ئەڵێ بالضبط ئەڵێ لمەجلس الوزراء تفويض پێدانی لجنة خاصة مؤلفة من ئەوە یعنی لە کوردیەکە ئەڵێ بۆی هەیە ئێمە وا فێر بووین لە کوردیا بۆی هەیە یعنی ئەکرێ بیگا ئەکرێ بنەیکە دەسەڵاتە وە لە ڕووی مەنتقیشەوە بەڕێز وەڵامت دایەوە بەڵام ئەنجومەنی وەزیران لە 21 وەزیر پێک دێت خۆ هەمویان ناچن بۆ مفاوەزات بەڵێیان بڵێ ئەنجومەنی وەزیران دەبێت یان هەر دەبێتەکەش نەنووسی ئەنجومەنی وەزیران لیژنەیەکی تایبەت پێک دێت تاو یەکسەر ئەوە بنووسێت و ئەو خاڵەش ئیزافە کرێت کە پێویستە سەرجەم ڕێکەوتن و پەرلەمانی کوردستان ئاگداری سەرجەم ڕێکەوتن و بەڵگەنامەکان بێت چکە ڕەنگە ئەم ڕێکەوتن و بەڵگەنامانە لێرە ناکرێت تا پەرلەمان تەصدیقی کە ئەچنە وڵاتێکی تر لەوێ ئەکرێ هەم بگەڕێەوە تەصدیقی کەی بێتەوە بەڵام پەرلەمان لە وردەکاریەکە ئاگادار کرێت بەڵێ خاتوو ڕۆزا مەحموود بەڕێ سەرۆکی پەرلەمان لێرە کە باسی حکم و مەرجەکانەکە نازانین حکم و مەرجەکان چییە بۆی من پێم باشە لە کۆتایە کاڵە لەبەردەم ئەنجومەنی وەزیراندا پێکەوەی تەزامونی بێت دوای ئەوە بە مەرجێک پەرلەمان ئاگاداری حکم و مەرجەکان بێت بەڵێ بەڕێز کاک ڕێباز وەزیری دارایی بەڕێز سەرۆکی پەرلەمان لەسەر مەسەلەی ئەوەی کە ئەو بڕگەیە بۆی زیاکرێت یاخود پرسیار بە پەرلەمان بکرێ پەرلەمانی کوردستان دەسەڵاتێکی تەشریعی و چاودێری هەیە هیچ کاتێک بوێت لە ئەنجومەنی وەزیران توانێت تەڵەب کا بڵێ ئەو عەقدە چۆن کراوە چی نەکراوە هەموویمان بۆ بنێرن و دوایەوەش ئەم پارێش دیسان و جاریکە کە تۆڵی وەریەگرێک ئەو ئاماژەی پێکراوە کە بە پەسەندی پەرلەمانی کوردستان بێ ئەی تۆ هیچ بڕگەیەکی تیانێ پەرلەمان نەتوانێت ئاگادار نەبێت سپاس باش سپاس لیژنە پەیوەندیدارەکان بەڕێز دکتۆر عەزیز سابر بەڵێ ڕێسەرۆکی پەرلەمان یەکەم ئەنجومەنی وەزیران لیژنێکی تایبەت پێک دەهێنێت کە پێک دێت لە و هەتا دوایی ئەگەرەوە حکوومەت هیچ ئەترازی نەبێت لەسەری پێشنیارەکەین بۆەوەی دەقە عەرەبیەکە کە کراوە بە کوردی هینێکی نەبێت هیچ ئیشکالێکی لۆغەیشمان بۆ نەکات هیچ ئیشکالێکی تەرجمەیتیان هەیە بەڵام ئەگەرەوەتان پێ باشترە وایە ئەوەی کە ئەڵێ لی مەجلیس یعنی بۆی هەیە ئەنجومەنی وەزیران لیژنێکی تایبەت پێک دەهێنێت کە پێک دێت لە هیوارم دکتۆرە ڤالە لەگەڵ مەسیاغی بکە ئەگەر حکوومەت اعترازی نەبوو بۆ شێوەی بێ بۆی ئەوینەی کاک عەلیش بە نەزەری اعتیبار وەربگیرێ مەسەلەی تەفیوز و ئەوەش چارەسەرەکە لەگەڵ خۆیان بەڵێ لیژنەی یاسایی بەڕێز سەرۆکی پەرلەمان بەو شێوەیە مادەکەمان داڕشتۆتەوە مادەی 5 بەم شێوەیە دەخوێندرێتەوە یەکەم ئەنجومەنی وەزیران لیژنەیەکی تایبەت پێک دێنێت لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگرەکەی و وەزیری دارایی و ئابووری کە بەیەکەوە ڕادەسپێدرێن بە دەسەڵاتی دیاریکردنی حکم و مەرجەکانی هەر پرۆسەیەک لە پرۆسەکانی ڕاکێشانی مایە
یان هەر گەرنتیکردنێکی قەرز هەروەها دانوستانکردن بە سیفەتی ئەوەی کەوا نوێنەری ئەنجومەنی وەزیرانن وەستنی سەرجەم ڕێکەوتن و بەڵگەنامەکان و هەر هەموارکردنێکیان بەو شێوەیەی بەرژەوەندی گشتی دەستەبەر دەکا و خستنە بواری جێبەجێکردنەوە و بەرپرسیارەتی ئەم لیژنەیەش لە بەردەمی ئەنجومەنی وەزیراندا پێکەوەی تەضامنی دەبێ. دووەم بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران پێشوەختە حکم و مەرجەکانی هەر ڕاکێشانێکی مایە یان گەرنتیکردنی قەرز لە نێوانیشیاندا بۆ نمونە دراوی متمانە پێکرا و بەرزە تێکرای سوود یان تێکرای سوودی بنەڕەت و بڕی بنەڕەت و ڕێکەوتی شایستە بوون بەو شێوەیە بەرژەوەندی گشتی دەستەبەر بکات دیاری دەکرێت. بەڕێز کاقوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە وەکو حکوومەت هیچ مەناعەتمان نییە کە فەرز بکرێ بەسەرمان کە لیژنەیەک پێک بهێنین ئەوە بەس من ئێمە ڕەنگ بێ اختیار لای ئێمە بێ کێ ئەندامی ئەو لیژنەیە بێت اینجا بۆیە وا نووسراوە بۆی هەیە لیژنەیەک پێک بهێنێ لەم سێ بەڕێزە وەکو نمونە هێناویەتیەوە بۆیە ڕەنگ بێ ئەنجومەنی وەزیران پێی باش بێت وەزیرێکی تری بۆ ئیزافە بکە یان لیژنەکە فراوانتر کا یان پوختری کاتەوە بۆی بەڕێی من مەگەر پەرلەمانی بەڕێز لای پەسەند بێت ئیلزاممان بکات کە لیژنەکە پێک بهێنین بەڵام دەستنیشانی نەکا کێ ئەندامی ئەو لیژنەیە یان دەرگایەک برێتەوە بۆ حکوومەت بێ ئەگەر بێوێ ئەندامەتی لیژنەکە زیاد بکات لامان پەسەندە وەکو حکوومەت. باشە سپاس. بەڕێز کاک ڕێباز وەڵات جەنابی سەرۆکی پەرلەمانێک ئیزافە بۆ قسەکانی بەڕێز کاقوبات ئەتوانن بنووسن ئەنجومەنی وەزیران لیژنەیەکی تایبەت پێک بهێنێت کە لە سێ کەس کەمتر نەبێت لە ئەندامانی ئەنجومەنی وەزیران تحدید نەبێت کە سەرۆکی وەزیران و جێگرەکەی وەزیری دارایی. باشە سپاس. بەڕێز کاک گۆرانەزاد. بەڕێز سەرۆکی پەرلەمان تەوزیحەکەی جەنابەت کەمێک وازەح بوو یعنی ئەو نەسەی کە هەیە یعنی زیاتر بوارەکەی فراوانترە یعنی ئێمە ئێستا بەو نەسەی کە پێشنیاری دەکەین نەسەکە بچووکتر دەکەینەوە یعنی ئەگەر بمانوێ حتا شەفافتر بی دەسەڵاتەکە بە هەموو ئەنجومەنی وەزیرانە جا ئەوان لیژنەی سێی پێک دەینن پێنجی پێک دەینن چاری پێک دەینن بەڵام ئێمە خۆمان لە ئەنجومەنی وەزیرانمان وەرگرتەوە دواتر دامان بە لیژنەکەشمان تهدید کرد بە سێ کەسەکانی شخصەکانمان لێ دەستنیشان کرد کە لە کاتێکا پێم وابوو نیەتی ئێمە ئەندامانی پەرلەمانەوەیە مەسئولیەتەکە فراوانتر کەین بەڵام بالعکس مەسئولیەتەکەمان تهدیدتر و گچکەتر کردەوە. سپاس. ڕاستە سپاس. بەڕێز کاک عەلی حەمە ساڵح. لەبەرەوەی حکوومەت داوای دەستکراوەی یەکاکرێ بەم شێوەیە بێت ئەنجومەنی وەزیران دەبێت لیژنەیەکی تایبەتمەند پێک بهێنێت بەمەرجێک سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگرەکەی وەزیری دارایی و وەزیری پلاندانان تیا ئەندام بن واتە ئەکرێ خەڵکی تریش تیا بێ بەڵام ئەم چوارە ئەساسین بە تایبەتی ئەگەر ئێمە بۆ پلاندانن ئەگەر بە شارع بێ مرتبطە بەوە یان پلاندانانی شەگەر حکومەت خۆی بە ضروری نازانێ ئەو سێ کەسەی تر بە تەواتی 100% ئەبێت تیا بێ و دەستکراوە بێ بوانی تر واتە ئەو سێ کەسە و هەر کەسێک تریش خۆی پێ بە. بەڵێ. سەبارەت بەو پرسیاری سەلاحیەتی پەرلەمان لە پێدانی زانیاری و بەڵگەنامەکان ئێستا با بڵێن عەقدی نەفت هەیە خۆیش عەقدێکە و کرایە و بەستاندەرێک پەرلەمانی کوردستان هەموو ئەندامێکی پەرلەمان و هەموو لیژنەیەکی دەسەڵاتی داواکردنی نوسخەکانی هەبووە داواش کرایە لە خولی پێش و نوسخەکانی شاتیە بەیانیش ئەو عەقدەی قەرزە کە کرا لەگەر هەر کۆمپانیا وڵات و شەریکەیەکە پەرلەمانی کوردستان سەلاحیەتی هەیە لە ڕێی لیژنەی معنی بیان ئەندامی پەرلەمان وێنەی وردەکاری و دۆکۆمنتی کۆی قەرزەکە بخرێتە بەردەم پەرلەمانی کوردستان بە پێچوانەوە ئەگەر حکوومەت بەوە هەڵنەستێ تووشی مساعلە و لێپرسینەوە دەبێت لەبەرەوە ئەمە شتێکە لە سەلاحیەتی پەرلەمان خۆیەتی. باش. بەڕێز دکتۆرە ڤالە. بەڕێز سەرۆکی پەرلەمان لیژنە پەیوەندیدارەکان پێشنیار دەکەین نەسەکە وەکو خۆی بدرێتە دەنگدان. مادەی 5 بەڵێ دوای ئەو ڕوونکردنەوەی کە لایەن بەڕێز حکوومەتەوە درا مادەی 5 بەم شێوەیە دەخوێندرێتەوە یەکەم ئەنجومەنی وەزیران بۆی هەیە لیژنەیەکی تایبەت کە پێک دێت لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگرەکەی وەزیرەی
دارایی و ئابووری بەیەکەوە ڕابسپێردرێن بە دەسەڵاتی دیاریکردنی حکم و مەرجەکانی هەر پرۆسەیەک لە پرۆسەکانی ڕاکێشانی مایە یان هەر گەرنتیکردنێکی قەرز هەروەها دانوستانکردن بە سیفەتی ئەوەی کەوا نوێنەری ئەنجومەنی وەزیرانن و بەستنی سەرجەم ڕێکەوتن و بەڵگەنامەکان و هەر هەموارکردنێکیان بەو شێوەیە بەرژەوەندی گشتی دەستەبەر دەکا و خستنەبواری جێبەجێکردنەوە و بەرپرسیارەتی ئەم لیژنەیەش لەبەردەم ئەنجومەنی وەزیران پێکەوەی تەضامنی دەبێت. دووەم بە بڕیارێک ئەنجومەنی وەزیران پێشوەختە حکم و مەرجەکانی هەر ڕاکێشانێکی مایە یان گەرنتیکردنی قەرز لە نێوانیشیاندا بۆ نمونە دراوی متمانە پێکرا و بەرزە تێکرای سوود یان تێکرای سوودی بنەڕەت و بڕی بنەڕەت و ڕێکەوتنی شایستە بوون بەو شێوەیە بەرژەوەندی گشتی دەستەبەر دەکات دیاری دەکرێت. ستان هەیە بەڕێز دکتۆر عەزەت؟ بەڕێز سەرۆکی پەرلەمان دوای ئەوەی گفتوگەکان زیاتر بوو بە سغەیەکی باشترمانین کرد ئەوەی دکتۆرە ڤالا خوێنێتەوە لە سەتا با بڵێنەوە هەشت هەمووی وە خۆی تەنها یەک گۆڕانکاری بچووکە هیوادارم لێما وەرگرن بەڕێز کاک عالی حەمد ساڵح سیاغەکەی ئێستا خوێنێتەوە بڕست. ئێمە وەکو لیژنەی دارایی پێمان باشە ئەم سیاقەکە بەم شێوەیە بێت دەبێت ئەنجومەنی وەزیران لیژنەیەکی تایبەتمەند پێک بهێنێت لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەزیری دارایی هەر وەزیرێکی تر کە خۆی پێی باش بوو چونکە ڕەنگە ئەگەر ئەنجومەنی وەزیران لیژنەیەکی پێکێنا خەڵکی وەزیری تیانە بوو چۆن محاسبەی بکەین واتە لە مدیر عام پێکێنا یان لەما سەرۆکی حکومەت و جێگرەکەی ناچارەکەین هەر لەو لیژ نابێ لەگەڵ وەزیری دارایی بۆی بەرپرسیارەتێکە هەڵگرن. بەڕێز سەرۆکی پەرلەمان لەبەرەوەی نەفسی مانای هەیە بۆ وەری دەگرین. کاک عومەر قسەیەکت هەبوو فەرموو. وەڵا هەر پشتگیری قسەی کە عەلیەکە وشەی بۆی هەیە جائز نییە لەناو قانونە هەبێ پێویستە فەرز کرێ بەسەریانە پێویستە یان بەبێت. سپاس. بەڕێز کاک تەحسین فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو وەبەستنی سەرجەم ڕێکەوتن بەستن لێرە بە دەکرێت بە ئیغلاقیش بێتن ڕەنگە نەگونجێت. بەڵێ گرێدان کاک تەحسین پێم وابێ ئاساییە لە هەموو زمانێکی تریش لە هەموو زمانێکی بیانی جاری وایە وشەیەک چەند مانایەکی هەیە ئێستا بەستنی ڕێککەوتن شتێکی ئاساییە یعنی برا فەرموو دکتۆرە ڤالا. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 5 بەم شێوەیە دەخوێندرێتەوە. یەکەم ئەنجومەنی وەزیران لیژنەیەکی تایبەت پێک دەهێنێت لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگرەکەی و وەزیری دارایی و ئابووری و هەر وەزیرێکی تر کە بەیەکەوە ڕادەسپێردرێن بە دەسەڵاتی دیاریکردنی حکم و مەرجەکانی هەر پرۆسەیەک لە پرۆسەکانی ڕاکێشانی مایە یان هەر گەرنتیکردنێکی قەرز هەروەها دانوستانکردن بە سیفەتی ئەوەی کەوا نوێنەری ئەنجومەنی وەزیرانن وەبەستنی سەرجەم ڕێکەوتن و بەڵگەنامەکان و هەر هەموارکردنێکیان بەو شێوەیەی بەرژەوەندی گشتی دەستەبەر دەکا و خستنەبواری جێبەجێکردنەوە و بەرپرسیارەتی ئەم لیژنەیەش لە بەردەم ئەنجومەنی وەزیراندا پێکەوەی تەضامنی دەبێت. دووەم بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران پێشوەختە حکم و مەرجەکانی هەر ڕاکێشانێکی مایە یان گەرنتیکردنی قەرز لە نێوانیشیاندا بۆ نمونە
دراوی متمانە پێکرا و بەرزە تێکرای سوودیان تێکرای سوودی بنەڕەت و بڕی بنەڕەت و ڕێکەوتی شایستە بوون بەو شێوەی بەرژەوەندی گشتی دەستەبەر دەکات دیاری دەکرێت. چێ لەگەڵەتی بۆ شەوەی کە خوێنرایەوە؟ چلو پێنج کەس لەگەڵێتی کێ دژێتی؟ یەک کەس دژێتی. مادەی دوایەوە مادەی شەش فەرموو. مادەی شەش بەم شێوەیە دەخوێندرێتەوە. یەکەم، ئەنجومەنی وەزیران سەرجەم ئەو ڕێکارانە دادەنێکەوە بەرژەوەندی گشتی دەستەبەر دەکەن و کە پەیوەستە بە بەڕێوەبردنی پرۆسەکانی ئاڵوگۆڕکردنی درا و بەرهەمە داراییەکان، دووبارە پارە پێدان، تەمویل، درێژکردنەوە، دووبارە داڕشتنەوەی قەرزەکە یان کڕین یان دووبارە کڕینی بە ناوی هەرێم و بە نوێنەرایەتی ئەو هەر قەرزێک لە قەرزەکان یان پابەندی گرێدراوی تر و یان هەر یەک لەو گەرەنتیە دەرکراوانەی نێو ئەو بڕی لە مادەی دووەمی ئەم یاسایەدا بەپێ حکومەکانی دەقی لەسەر کراوە. دووەم، ئەنجومەنی وەزیران بۆی هەیە لیژنەیەکی تایبەت کە پێک دێت لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگرەکەی و وەزیری دارایی و ئابووری بەیەکەوە ڕابسپێرێ بە دەسەڵاتی گرتنەبەری ئەو ڕێکارانەی لە بڕگەی یەکەمی ئەم مادەیەدا باس کراون، وەبەستنی سەرجەم ڕێکەوتن و بەڵگەنامەکان و هەر هەموارکردنێکی تایبەت پێیانەوە بەو شێوەیەی بەرژەوەندی گشتی دەستەبەر دەکاو و خستنە بواری جێبەجێکردنەوە و پێدانی دەسەڵاتی واژۆکردن بە وەزیری دارایی و ئابووری لەسەر ڕێکەوتن و بەڵگەنامەکان و بەرپرسیارەتی ئەم لیژنەیەش لە بەردەم ئەنجومەنی وەزیران پێکەوەی تەضامونی دەبێ. سێم، هێنانەکایی بەڕێوەبەرایەتیەکی گشتی لە وەزارەتی دارایی و ئابووری بە ناوی بەڕێوەبەرایەتی مایەی ڕاکێشراو بۆ مەبەستی بەڕێوەبردنی کاروباری مایەی ڕاکێشراو. کە قسەی هەیە لەسەر ئەم مادەیە؟ بەڕێز سەرۆکی پەرلەمان، بەڵێ فەرموو. ئەوەی کە پەیوەندیدارە بەو لیژنەی کە پێک دێت وەکو ئەو نەسەی سەرەوە لێ دەکرێت بەو شێوەیە سیاغە دەکرێتەوە بۆ ئەندامان ڕوونکردنەوە لەسەرەوە بابەتە نەدەن. سپاس. زۆر چاک. سپاس. خاتو شیلان جعفر. بەڕێز سەرۆکی پەرلەمان، بەڕێزان پەرلەمانتاران، لە مادەی شەشەم بڕگەی سێیەم من پرسیارێکم لەلا دروست بوو. پرسیارەکە ئەوەیە کە ئایا ئەم بەڕێوەبەرایەتیە گشتیە کە دروست دەکرێت ئێمە پێویستمان بە چ جۆرە کەسانێک هەیە، ئەبێت ئابووری بێت یا خۆت دارایی. و هەروەها چونکە ئەمە پەیوەستە بە ڕاکێشانی مایە بۆ بەرهێنان بۆ بوژانەوەی ئابووری کوردستان و پێشخستنی بواری ئابووریە، ئەوە ڕوونەکە لە لای ئێمە پێویستمان بە کەسانی خەڵکانی پسپۆڕ و شارەزا لە بواری ئابووری هەیە. بۆیە پێشنیار دەکەم کە لە بڕگەی سێیەمە خەڵکی شارەزا و پسپۆڕی بواری ئابووری بۆ زیاد بکرێواتە بەم جۆرەیە لێبێت هێنانەکایی بەڕێوەبەرایەتێکی گشتی لە وەزارەتی دارایی و ئابووری بە ناوی بەڕێوەبەرایەتی مایەی ڕاکێشراو کە لە کەسانی شارەزا و پسپۆڕ لە بواری ئابووری پێک بێت بۆ مەبەستی بەڕێوەبردنی کاروباری مایەی ڕاکێشراو. زۆر سپاس. زۆر سپاس. خاتو شیرین حوسنی. باشتر. بەڕێز کاک برزوو مەجید. بەڕێز سەرۆکی پەرلەمان، لە بڕگەی دووەمی مادەی شەشەم لەو شوێنێک کە دڵێ پێدانی دەسەڵاتی واژۆکردن بە وەزیری دارایی و ئابووری لەسەر ڕێکەوتن و بەڵگەنامەکان لەبەر ئەوەی پێدەچێت لە بڕگە و مادەکانی تری با بڵێ ئەم یاسایەش دەسەڵاتەکان لە بینی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگرەکەی وەزیری دارایی سیفەتێکی جەماعی وەگرتووە. بۆیە پێم باشە دەسەڵاتی واژۆکردن بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگرەکەی و وەزیری دارایی بەخشرێ مەسئولیەتەکە بکرێتە مەسئولیەتێکی جەماعی.
هل لبرقي سيمي أم مادية بروبراتي قشتي يعني هاد لمؤسسات حكومة واحد وزورك اللي بارجراني وكل في إداري ومالي بويا جهر بوتري بروبراتي يعني صفة قشتك اللي بسنين وهيكلك هيكل إدارك واجور النبي إن شاء الله قال كردستان تطورات إداري ومالي رويدا أو كاتا دبيت مؤسسة إدارة داني قرض بويا هيز نبيت زاري قشتك اللي بكريتو بس بروبراتي به سباس زور سپاس خاتو أمين الزكري برای سروک پارلمانی من جی همان تبینیه تاین سر برگاسیه وزارت دارایی وزارت که کویا تایبت من ده پرسنین دارایی به کمالا که رو برین گشتی بشن تایبت و کسین شارزات پوار آبوری دای تاین هلبت احداث کردن ریوبریه که یا گشتی که تایبت بیتن درباره قرض و راکشان قرضی از بینم که اوه هم بیتن دستکاری یاسا یا وزارت دا بهتر کردن و دو پیوستی وزارت دپنده بی که وزارت کام معنیه گیره دای پارای با و توی وقتی داوی ظروفی دایش پارای جی بو وزارت ناچی برنده از بینم اف فقره کزده باشا كاك بسون فايق بەڵێ بەڕێ سەر و پەرلەمان منیشە لەسەر بڕگەی سێم هێنانەکایی بەڕێوەبرایەتێکی گشتیجارە هێنانەکایە نازانم ڕەنگە لێ من بە دروستی نازانم دروستکردن یان پێکهێنان لەگەڵ ئەوەم کە دەکرێت بەڕێوەبرایەتێکی تر لە ناو وەزارەتی دارایی ئەوەرکە لە ئەسۆ بگرێت مەسەڵەن بەڕێوەبرایەتی گشتی بودجە دەکرێت لە پلانی ساڵانەیە سەرپەرشتی ئەو کاروباری مای ڕاکێشاو بکە لەگەڵ ئەوەی پلانیش دابنێ بۆ چۆنێتی دانەوەی ئەو قەرزە ساڵانە لە بودجەیە و لە داهاتە زۆر سپاس زۆر سپاس بەڕێز دکتۆر سرود سەلیم بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری قسەکانی خاتو ئامینە دەکەم ئەو بەڕێبەراتی گشتی زیادە و بارگرانیش لەسەر حکوومەت دەکە بە تەسەورم لا بدرێ باشترە زۆر سپاس باشە سپاس بەڕێز کاک عەلی حەمە ساڵح بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵام من چەند ملاحەزەیەکم هەیە یەکەمیانەوەی ئەنجومەنی وەزیران سەرجەم ئەو ڕێکاران دانێتکەوە بەرژەوەندی گشتی دەستە بەرێکن و پەیوەستە بە بەڕێوەبردننی پرۆسەی ئاڵ و گۆڕ من پێم وایە ئەمە ئەگەر بەڕێز وەزیری دارایی تەرکیزی لەلام بێت ئەگەر ئەزانێ ئەو فەرعەی بانقی مەرکەزی زوو دروسە بێت ئەمە لە دنیا ئیشی بانقی مەرکەزیە ئیشی ئەنجومەنی وەزیران نییە ئەو ڕێو شوێندانانە ئەگەر ئەو فەرعە زوو دروست دەبێ ئەو فەرعە دەسەڵات و سەلاحێت هەیە بە پێی قانون کە قانونیەکان باشتر دەزان ئیشی ئەوانە چکە ئەنجومەنی وەزیران و بەشێ لە وەزیرەکان هیچ مرتبط نین بەم بابەتەوە یعنی وەزیری ئەوقاف وەزیری کشتتوکاڵ ئەمانە بێت چمون بۆیە ئەگەر ئەوە ئەزانێت زوو تەواو بێت ئەو بابەتێ تێیدی ئەو سەرنجەی کاک زۆکەم کە وەزیری دارایی و ئابووری و جێگری سەرۆکی حکوومەت و سەرۆکی حکوومەت پێکەوە ئەتیفاقێکە بکەن دیسانەوە تاکی دەکەمەوە ئەگەر بانقی مرکزیمان هەبێت ئەو سیاسەتەکە ئینەکە و پێویستی بە مدیریەتی عامە نیە بەڵام تاوەکو بانقی مرکزی دروسە بێت ئەکرێت بەڕێوەبەرایەتیەکە بێت هیچ ئیشکالی نییە تعدیلی قانونی ناوێ هەر لە دەسەڵاتی لە چوارچەوەی وەزارەت خۆیاتی ضرورە بەڕێوەبەرایەتیەک هەبێت بۆ ئیدارەدانی ئەم قەرزە و ئەو قەرزانەی دیکەش کە لە ئاستی ناوخۆن و لەسەرمانان سوپاس زۆر سپاس بەڕێز کاک قوبات تاڵەبانی بەڕێز سەرۆکی پەرلەمان لەسەر مەسەلەی بەڕێوەبەرایەتی یان بەڕێوەبەرایەتیەکی گشتی ئێمە با حەزەکەم هەر کورتەیەک باس کەم لەسەر مەبدەئەکە لەکوێوە هاتووە ئەو وڵاتانەی کە ناجح بوون یان سەرکەوتوو بوون لە ئیدارەدانی قەرز نووسنگەیەکیان هەیە دائیرەیەکیان هەیە بۆ ئیدارەی قەرز زۆربەی ئەو وڵاتانێکی ئێمە دراسەمان کردووە ئەم دائیرەیە سەر بە وەزارەتی داراییە ئەمە کارێکی زیاتر کارێکی ئیداریە لەوەی کە پێویستی بە ئەبووری ناسێک بێت زیاتر بۆ ئەوەیە کە بتوانێ ئیدارەی هەموو جۆرە قەرزەکانی حکوومەت بکات چکە ڕەنگ بێ وا بکە ئەمە ئەمڕۆ ڕەنگ بێ ئەم ساڵ قەرزێک وەرگرین ساڵانی داهاتوو ڕەنگ بێ قەرزەکان و جۆری قەرزەکان زیادکەن و جۆرا و جۆر بن ئەو کاتە بۆ ئەوەی فەوزا دروست نەبێ و بۆ ئەوەی لێمان تێک نەچێت چەندمان قەرز کردو و چەند ئەبێ بدرێتەوە و کەی ئەبێ بدرێتەوە و چۆن داخڵی بودجە ئەکرێتەوە پێویستمان بە هەیئەتێکەیە اینجا زۆر مهم نییە ئاستی هەیئەتەکە چییە بەڕێوەبەرایەتی گشتیە یان بەڕێوەبەرە یان فەرمانگەیە یان نووسنگەیە بەڵام مهمەوەی موسسەیەک هەبێ موسسەیەک هەبێ بۆ ئەوەی ئیدارەی قەرزەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بدات اینجا ئەوە پێم وایە
ڕاستە جانبێکی قانونی هەیە بۆ هەمواری هەیکەلەی وەزارەتی دارایی بەڵام ئەوە مەبدە و مەبەستەکەمان لێرەدا ئەوە بوو بەڕاستی شەوە بەڕێز کاگڕێبازیش قسەی هەیە بەڵام لە ڕووی یاساییشەوە مادەم لە یاسایەکی تر ئاماژە بەوە بکرێ بەڕێوەبەرایەتیەکی تازە بۆ وەزارەتی دارایی استحداز بکرێ پێم وانە کێشەیەک دروست بێت هەڵبەت پێم وا بێت پێشتریش جنابی کاگڕێباز باسی ئەوەی کرد کە یاسایی وەزارەتەکەشیان ئەنێرن بۆ هەموارکردنەوە فەرموو بەڕێز کاگڕێباز بەڕێز سەرۆکی پەرلەمان ئیستحدازکردنی هەج دایرەیە کە بەڕێوەبەرایەتی بێ لە دەسەڵاتی وەزیرایە یعنی وەزیر خۆی توانێت ئیستحدازی کە بەڵام کە بوو بە بەڕێوەبەرایەتی گشتی ئەوێ یاساکە تعدیل کرێ و بێتە پەرلەمان و لە پەرلەمان قەراری دەبینێ ئەمە خاڵێکی کە من پێشنیارێکمەیە ئەگەر جەنابتان پێتان باش بێ ئێمە فەرمانگەیەک یەک تێبینیکەشم هەبوو یاخود ڕوونکردنەوەیەک عادەتەن بەڕێوەبەرایەتی گشتی بریتیە لەوەی کە فەرعی بەڕێوەبەرایەتی هەیە لە شارەکانی کەشە یعنی ئیشەکەی فراوانترە بەڵام ئەمە تۆ تحديد یەک دایراکەی ئیشەکەی بەس ئیدارەکردنی ئەو قەرزەیە کە تۆ وەریەگری لەبەرەوە پێشنیارێکم هەیە هێنانەکەی فەرمانگەیەک لە وەزارەتی دارایی و ئابووری بە ناوی فەرمانگەی بەڕێوەبردننی قەرزی گشتی کە فەرمانبەرێک بەڕێوەی دەبات پلەکەی لە بەڕێوەبەری گشتی زیاتر نەبێت یعنی تۆ لەو کاتەشا بۆ تە احتیادی ئەگەر بەڕێوەبەری و بەڕێوەبەری گشتیش نەبێ مهمە لەو پلەیە زیاتر نەبێت ئەگەر پێتان باش بسپاس بەڵێ باشە سپاس کاک عومەر عنایەت فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەنجومەنی وەزیران بۆی هەیە ئەو بۆی هەیە لە قانونا جائز نییە ئەوە لابرێ اینجا بمبورە دەستکاری لیژنەکەمان کردووە لەسەرەوە لە بەندی پێنجە باسییان کردوتیان وەکو ئەوی لێکرێت وەکو ئەوەی لێ بکرێت و پشتگیری قسەکانی کاگڕێبازی شەکەم فەرمانگەیە بکرێتەوە هێنانەکایە بکرێت بە پێکهێنانی فەرمانگەیەک بەڵێ باش سپاس بەڕێز دکتۆرە ڤالە بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو بڕگەی سێم لەسەر پێشنیاری نوێنەری حکومت خۆی زیاد کراوە لە کاتی گفتوگۆکردن لە لیژنەکان و لەسەر پێشنیاری ئەوانش بەو شێوەیە هەمواری دەکەینەوە کە بەڕێز وەزیری دارایی پێشنیاری کرد بەڵام ئەوەی کە زۆر تەکیدی لەسەر کراوە مەسلەی تەوقیعکردن و مەسلەی مەسئولیەت بوو لێرانە عادەتەن تەواقیع دائیمەن لەلایەن یەک کەسەوە دەکرێت بەڵام مانای ئەوە نییە ئەو کەسێک کە تەوقیع دەکات تەنها ئەو مەسئولە چونکە مەکتومانە بەرپرسیارەتیەکە بەرپرسیارەتیەکی تەضامونیە واتە ئەو لیژنەیە هەر هەمووی بەرپرس دەبێ پەیوەندیەکی ڕاستە و خۆ لە نێوان تەوقیع و لە نێوان مەسئولیەتدا نییە تەوقیع دەکا بەڵام معنایەوە نیە تەنها ئەو مەسئولیەتەکە هەڵدەگرێ بۆیە ئەوە هیچ مەترسیەکی نییە بەڵام ڕەواش نییە یعنی عقدێک لەلایەن سێ چوار کەسەوە تەوقیع کرێ دائیمەن یەک کەس تەخویل دەکرێتن کە تەوقیعی عقدەکان بکاتن بەڵێ زۆر سپاس بەڕێز دکتۆرە بەهار باشە بەڕێز دکتۆر عەزەت سابر بنکی ناوەندی عراقی سەلاحەتی داوە بە وەزارەتی دارایی بۆ وەرگرتنی پرۆسەی قەرز لە مؤسساتی عەلەمی یەک ملاحەزەیەکی گشتی بۆ پەرلەمانتارە بەڕێزەکان دڵنیا بن لەوەی کە هەموو مادەیەک لەم مادانە لیژنە پەیوەندیدارەکان کاتێکی زۆریان بەسەر بردووە یعنی ئەگەر قانونەکەی حکوومەت لەگەڵ ئەم ڕاپۆرتێکە لە بەردەستی بەڕێستانە ئەنواع گۆڕانکاری تیاکراوە لەبەرەوە هیچ مادەیەک هەر ئاوا وەک ئەوەی کە حکوومەت ناردێتی ملاحەزات و تێبینی لیژنەکانی پێوە دیارە ئەم بەڕێوەبەرایەتی گشتیە مەرج نییە بەڕێوەبەرایەتی گشتی بێ مەرج لەوانێ فەرمانگەیەک بێ بۆ نمونەگە دوایی بەڕێز وەزیری دارایی پێی باش بوو فەرمانگەیەک بێ سەر بەڕێوەبەرایەتی گشتی بودجە بێ لە حکوومەتی هەرێم لە زۆر وڵاتی دنیادا ئەو فەرمانگەیە لە کۆتایی پێش ئامادەکردنی بودجە تەقریری خۆیداد بە مدیر عامی بودجە بە وەزارەتی دارایی بۆ ئەوەی ئەڵێمە وەزعی مالیە ئەمە ئەوەندە قەرزمان هەیە ئەوەندە پێویستە بدەینەوە جەدوەلەی ئەکات و لە ناو بودجە جێگەیەکرێتەوە لەبەرەوە الحاح ناکەین لەوەی بەڕێوەبەرایەتی گشتی بێ فەرمانگەیەک بێ ئەوەی بەڕێز وەزیری دارایی وتی لە ناو وەزارەتی داراییدا بێ سەرپەرشتی پرۆسەی یاخود ئیدارەدانی ئەو قەرزە بکە ئەوەی بەڕێشی لانخان وتی ئاساییە هەر ئەوەی بۆ ئیزافە بکەین کە کەسانی شارەزابن لەو بوارەدا بواری کارگەڕیش بێ بە هەمان شێوە دەور و کاریگەری خۆی بێ لە ڕاستیدا چکە ئەو بەڕێوەبەرایەتیە بڕیار لە هیچ نادا تەنها ئیدارەدانی ئەو قەرزە بڕێوابە زۆر سپاس زۆر سپاس بەڕێز کاقوبەت تاڵبانی تەواو باشە کاک ڕێباز فەرموو بورە جەنابی سەرۆکی پەرلەمان من یەک تەوزیح هەمە بوو لەسەر قسەکانی بەڕێز کاک عەلی حەمە ساڵح
لەسەر بانکی مرکزی حەقیەوەی نییە کە ئیدارەی ئەم دەینە بکات یاخود ئەگەر زوو دروست بێ درن دروست بێت چونکە ئەمە بەپێی قانونی قەرزی وەزارەتی بەپێی قانونی قەرزی حکوومەتی عێراقیش هەر عینەن شتە ئەو دەسەڵاتە هی وەزارەتی داراییە هەتا ئیدارەکردنەکەشی لەبەرەوە پەیوەندی بە بانقەوە نییە بەڵام لەناو بانقەکانی کێسا مەسەن لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە کاتێک کە بانق خۆی قەرزیە بێت یا قەرز نەکات ئەوە خۆی بەپێی عملەیەکی بانقی ڕەبتی بە بانقی مرکزی و نیە. زۆر سپاس کاک عەلی سیاغی کەنەوە بۆی بخێندەوە. بەڵێ فەرموو. من ڕێو شوێنەکەم نەوت بەڕێز وەزیری دارایی من بەڕێوەبردننی پرۆسەی ئاڵوگۆڕی دراوەکەم وت ئەوە ئایدی بانکی ینی من واموت ئەوە لە دێڕی دووەم ختمێنەوە بە شێریە چکە ئەو خستێتی ئایدی ئەنجومەنی وەزیران قسەکانم لە پرۆتۆکۆل بسەرناوەکەی لەسێ. بەڵێ فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 6 بەم شێوەیە دەخوێندرێتەوە. یەکەم ئەنجومەنی وەزیران سەرجەم ئەو ڕێکارانە دادەنێ کەوا بەرژەوەندی گشتی دەستەبەر دەکەن و کە پەیوەستە بە بەڕێوەبردننی پرۆسەکانی ئاڵوگۆڕکردنی درا و بەرهەمە داراییەکان دووبارە پارەپێدان تەمویل درێژکردنەوە دووبارە داڕشتنەوەی قەرزەکە یان کڕین یان دووبارە کڕینی بە ناوی هەرێم و بە نوێنەرایەتی ئەو هەر قەرزێک لە قەرزەکان یان پابندی گرێدراوی تر و یان هەر یەک لەو گەرەنتیە دەرکراوانەی نێو ئەو بڕی لە مادەی دووەمی ئەم یاسایە و بەپێی حکومەکانی دەقی لەسەر کراوە. دووەم ئەنجومەنی وەزیران لیژنەیەکی تایبەت پێک دێنێت لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگرەکەی و وەزیری دارایی و ئابووری و هەر وەزیرێکی تر کە بە یەکەوە ڕادەسپێردرێن بە دەسەڵاتی گرتنەبەری ئەو ڕێکارانەی لە بڕگەی یەکەمی ئەو مادەیەدا باس کراون. وەبەستنی سەرجەم ڕێکەوتن و بەڵگەنامەکان و هەر هەموارکردنێکی تایبەت پێیانەوە بەو شێوەیەی بەرژەوەندی گشتی دەستەبەر دەکا وەخستنە بواری جێبەجێکردنەوە و پێدانی دەسەڵاتی واژۆکردن بە وەزیری دارایی و ئابووری لەسەر ڕێکەوتن و بەڵگەنامەکان و بەرپرسیارەتی ئەم لیژنەیەش لە بەردەم ئەنجومەنی وەزیراندا پێکەوەی تەضامنی دەبێت. سێم هێنانەکایی فەرمانگەیەک لە وەزارەتی دارایی و ئابووری بە ناوی فەرمانگەی بەڕێوەبردنی مایە ڕاکێشرا و کە فەرمانبەرێک بەڕێوەی دەبا کە پلەی لە بەڕێوەبەری گشتی زیاتر نابێت. ئەو هێنانەکە پێکهێنان بێ ڕەنگە باشتر بێ پێکهێنانی فەرمانگەی. بەڵێ هێنانەکەیە باشە کێ لەگەڵەتی بۆ شەوەی کە خوێنرایەوە؟ چوار کەس لەگەڵێتی کێ دژێتی؟ کەس نییە دژی بێ؟ بەڵێ ناکرێ بە لە جیادی دانان کاواتە پەسەند کرا. مادەی حەوت بەم شێوەیە دەخوێندرێتەوە. ئەنجومەنی وەزیران هەڵدەستێ بە دیاریکردنی بەرزترین تێکرای سوود یان تێکرای سوودی بنەڕەت و ڕسومات و عمولەکان یان هەر سوودێک یان دەستکەوتێک یان داهاتێکی تر کەوا شایستە دەبێ یان کەڵەکە بووە لەسەر هەر مایەک کە ڕادەکێشرێت یان هەر قەرزێکی گەرەنتیکراو بە پێی حکومەکانی ئەم یاسایە بەو شێوەی بەرژەوەندی گشتی دەستەبەر دەکا و بۆ ئەم دەسەڵاتەش ملکەت نابێ بۆ هیچ بەرزە تێکرایەک یان هەر کۆتێکی تری هاتوو لە هەر یاسایەک یان پێڕەوەیەک یان ڕێنماییەکی تری بەرکار لە هەرێمدا یان لە داهاتوودا بەرکار دەبێت.
بەڕێز دکتۆرە ڕێواز. بەڕێز سەرۆکی پەرلەمان وڵی من دیسان هەنی بەراوردێکم کردو لە بینی دەقە عەرەبیەکە و دەقە کوردیەکەیە حکمی مادەکە بە تەواوەتیە گۆڕێ ئەو بەراوردە. لە دەقە عەرەبیەکەیان باز لەوە کە تەحدیدی صلاحیەتی سعری فائدە لەسەر بنەمای تەفاوزە بێ بە دوو مەرج. يكمل مراعاة مصلحة عامة دوم شرط أن لا تتجاوز هذه الصلاحية لأي معدل أقصى أو أي قيود قد تكون واردة في أي من القوانين أو الأنظمة أو التعليمات الأخرى السارية المفعول أو التي ستصبح نافذة في الإقليم وتم مرجع أو معدل فائدة لسرير يكون تجاوزنا كابلام لدقة كرديكا عكسكي نسرعه على أمد صلاة ملكت نابي بو هيج برزتيك رايك يعني هر کۆتێکی تری هاتوو لە هەر یاسایەکیان پەیڕەوێکیان ڕێنمایەکی تری بەرکار لە هەرێم یان کە لە داهاتووە بەرکارە بێ یعنی دەقە عەرەبیەکە و دەقە کوردیەکە حکمی مادەکەیان گۆڕیوە لە دەقە عەرەبیەکە ئەڵێ پابەندە بێ بەو قوانینانە لە دەقە کوردیەکەی کە لیژنە تایبەتمەندەکان سیاغیان کردو ئەڵێن ملکەت نابێ بۆ قوانین. سپاس. باشە سپاس. خاتوو مریەم سەمەد. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی حەوت بەڕای من پێویستە بەرزترین ئاستی سوود فایز لە یاساکە دیاری بکرێت بە نمونە بڵێن ڕێژەی سوود لە 100 زیاتر نەبێت و ماوەی گرێبەستی وەرگرتنی قەرزیش دیاری بکرێت هەر لە یاساکەدا. سپاس. زۆر سپاس. بەڕێز کاکڤەمان. بەڕێز سەرۆکی پەرلەمانی تنێ ئێک پێشنیارمە هەی ئەگەر ئەم زڤڕین سەرمادا پێنجێک و لژنەیەکە تایبەتمەند یا هاتی پێکئیناندنێک و ئەگەر ئەم تنێ vê ئیبارەی یعنی وەربگرین بێژتن بوی شێوەی بتن و بەرژەوەندیا گشتی دەستەربەر بکرد معقول نینە و ئەو لژنەیە کۆ هاتی تەخویلکردنێ بۆ ڤان مفاوزاتە و ڕاکێشانامایەی بەرژەوەندیا گشتی دەستەبەر نەکەتن دەستنیشانکردنا ئەقلترین یعنی فایدە بۆ لایەنێ بەرامبەر وەکو پێشنیار چییە پێشنیار ئەوە کۆ تهدیدکردنا فایدەژی بێتن ڕاستپاردنە پوێ لژنێ ئەم چین تشتێکی بۆ ئیزافەکین کۆ بتنێ ئەنجومەنی وەزیران پەسەند بکەتن ئەو فایدێ ئەو دەستنیشاندکەن و ئاخیر ملاحظە من ئەوە کۆ هەروەکی دکتۆرە ڕێوازێ گوتیت بێژتن لە داهاتوودا بەرکار دەبێتن یعنی کۆ نظم چاواش ڕێ قانونی و چەند دروستە کۆ یا پەرلەمانی کوردستانê بشێتن قانونێکی دەینتن توقيف يان تعليقه هندك قاعدة عام بكتن أو جوا دمك بت الخاص يقيد العام اللاحق يقيد السابق وأنهر قاعدة كادي تربتن من وراء أو بتلادان دي بتر خدمة قانوني سباس. زور سباس. برز كاك برزو مجيد. برز سروج برلمان لما دي حوتم لسر مسألة سود دكري أما إضافة بكري برد شاوكرني تشبرشي نيوان بانك كان لسر كمترين سود. ئەگەر بیانوێکی شەیە کە ئەگەر بانکێک قەرز بە سوودی کەم بدا ئەوە کوالیتی یان جەدوای قەرزەکە دادەبەزێ نازەم چەند ڕێی تێدەچێ بنووسێ بەرە چاوکردنی چێبڕچێ نێوان بانکەکان لەسەر کەمترین سوود بە مەرجی لە دەستنەدانی کوالیتی قەرزەکە. بەڵێ. بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان عەلی ڕەزا. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتیوانی ئەو قسەی کاک برزۆ دەکەم کە ئەنجامدانی کێوەرگەی نێوان بانکەکان لەسەر کەمترین سوود بۆ ئەو قەرزە و هەروەها پێشنیارەکەم کە کۆتایی مادەکە بەمە بهێنرێت بە مەرجی ڕەچاوکردنی ستانداردە نێودەوڵەتیەکان. زۆر سپاس. زۆر سپاس. بەڕێز کاک عەلی حەمەد ساڵح. بەڕێز سەرۆکی پەرلەمان وڵای من ملاحەزەیەکمێ لەگەڵ دکتۆر عیزەت شاد ناگەینە نەتیجە بۆ تێگەشتنی کەسمان ئەڵێ ئەنجومەنی وەزیران هەڵەسێ بە دیاریکردنی بەرزترین تێکڕای سوود من پێم وایە نزمترین تێکڕای سوودە تۆ ئەتەوێت سوود کەم بێت مناقصة ومزادونية لا إنشاء برستين تكراي سود بوكي بو حكمة يا بو كومبانيا كشكم بابتك يدو سريع ياخد أجر أمانة كين بلاي لسر أساسي كي بركي حكومات بكمترين فائدة بكمترين سود أم قرزة وربية من لقل دياري كرني نسباني من شو كزول خلافة بلام أو برستين تكراي سود بيان نزمتين تكراي سود تصور كم خلاف دروس كابلام عربية زور دقيقة يعني زور دقيقة عليه تحديد معدل الفائدة أقصى أدنى إبرستين يمالي نزمترين بيه بله. برز دكتورة بهار.
بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەکەی من لەلایەن بەڕێزان کاک برزۆ و کاک عەلی حەمەساڵح و کرامیش لەگەڵ ئەوەم تەحەفوزم نووسیوە لەسەر ئەو مادەیە بەڕەچاوکردنی کێبڕکێ لە نێوان سەرچاوەکانی مایە کە بە هەمان مەرج قەرز دەدەن ئەوەی بۆ ئیزافە بکرێ. بەڵێ حکوومەت ڕاتان هەیە بە دکتۆرە ڤەرەش قسە بکە. فەرموو دکتۆرە ڤەرە، فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان تەنها ئەو ڕوونکردنەوەی کە درا لە نێوان نەسی عەرەبی و نەسە کوردیەکە پێم وایە ئەوەی لای دکتۆرە ڕێواز ئەو نەسە عەرەبیە نییە کە لەلایەن حکوومەتەوە نێردراوە، لەبەرەوەی نەسی عەرەبی و کوردی لەلای من کە لەلای حکوومەتەوە نێردراوە مصطلحی کە دەڵێ ملکەت نابێ دەڵێ لەن تەخضع. لەلای ما نفسی ئەو مصطلحەیە و نفسی شتە هیچ تەناقضێک نییە لە هینەکە. لن تخضع من اشتري لن تخضع ولن تخضع هذه الصلاحية لأي معدل أقصى أو أي قيود قد تكون واردة في أي من القوانين والأنظمة. برز كاك رباس وزير داري برز سەرۆکی پەرلەمان لەسەر مەسەلەی سوودەکە حەزەکەم یەک ڕوونکردنەوە هەیە باسیکەین. ئەگەر ئێمە تەحدیدی سەقفەکەی بکەین چەنە ئەو کاتە هەچ کەسێکیت لەگەڵ هەرێمی کوردستانەیەت قەرزی باتێت ئەو یەکسەر خۆی زانێت سەقفەکە چەنە بە پێی ئەوە قساکە، بەڵام کە تۆ دیاری نەبوو لە قانونەکە مەجالی مفەزاتی تایە بۆی کە دای بەزێنی. ئەوە یەک. دووەم هەر ڕوونکردنەوەیەک بۆ ئەندامە بەڕێزەکانی پەرلەمان ئەو سوودە کە دیاریە کرێت لەسەر هەموو شتێک بۆی هەیە لەسەر بەسەری سوودەکە. یەکەم سیقەی ئەو وڵاتەی کە ئەم قەرزە ئاياتەوە یان نایاتەوە و پێم وایە باشترین عنصری ئەساسی لە هەرێمی کوردستانەوەی هەرێمی کوردستان ساحەبی نەوتی خۆیەتی بۆ ئێمە جێی سیقەیەکی گەورەیە کە هەچ وڵاتێک یاخود هەر شەریکێک بێت قەرز با بە حکوومەتی هەرێمی کوردستان. دووەم لەسەر مەسەلەی وەزعی ئەمنی وەزعی اقتصادی ئەمانە هەمووی دەوری هەیە لەسەر بەرزی و نزمی ڕێژەی فایدەکە. پێم وایە ئەگەر ئێمە لە 2013 هەرێمی کوردستان قەرزی بکردە فەرقیە بوو لەوەی کە ئێستا قەرزەکە، لەبەرەوە ئەو فایدەیە لەسەر ئەو ئەساسەیە وەرو ڕوونکردنەوەیەک زۆر سپاس. زۆر سپاس. بەڕێز دکتۆرە ڤالە. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوەی کە پەیوەست بێ بە دێڕی ئەخیر کە دەڵێ لە هەر یاسایەک یان پێڕەوەیەک یان ڕێنماییەکی تری بەرکار لە هەرێمدا یان لە داهاتوودا بەرکار دەبێەوە لە لیژنەی یاسایی مناقەشەی ئەو بابەتە کرا و درکی پێکراوە لە کاتی ئامادەبوونی حکوومەت ئەو پرسیارەشمان کرد کە لێرانە دەبێت تەنها بوترێ لە هەر یاسایەک یان پێڕەوێک یان ڕێنماییەکی تری بەرکار لە هەرێمدا لەبەرەوەی نابێ باس لە داهاتوودا بکرێت کە بەرکار دەبێ، بەڵام ئەوەیان ڕوونکردنەوەمان دەوێت لە حکوومەت ئایا دانانی ئەو مەرجە شەرتی ئەو کۆمپانیانیان شەرتی ئەو بانقانە بووە کە ئیستعدادیان دەربڕیوە قەرز بدەن یان لە هەموو یاسایەکدا هەیە کە تایبەتە بە قەرزی وڵاتان بۆ ئەو بڕگەیە کە لە حکوومەت هاتووە ئیزافە کراوە دەڵێ لە هەرێمدا یان لە داهاتوودا بەرکار دەبێ هەر پێڕەوێک هەر یاسایەک. ئێساوەی متەبەعە لەناو یاساکاندا دەڵێن لە هەر یاسایەک یان پێڕەوێک یان ڕێنماییەکی تری بەرکار لە هەرێمدا نوقتە، باس لە داهاتوودا ناکرێ. بۆ لێرە باس لەوە کراوە. بەڕێز دکتۆرە بەهار. بەڕێز سەرۆکی پەرلەمان هەر بۆ زیاتر پشتگیریکردنی قسەکانی دکتۆرە ڤالە ئەگەر ئێمە لە داهاتوودا بەرکار دەبێت دابنین لێرە پێچەوانەی مەبدەئێکی قانونیە اللاحق ينسخ السابق، یعنی نابێ لێرە ئەو داهاتووە بمێنێت. بەڵێ هیچ ڕوونکردنەوەیەکتان هەیە بەڕێز جەگری سەرۆکی حکوومەت و وەزیری دارایی فەرموون. باش. بەڕێز کاقوبە تاڵەبانی فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان تاکو بەڕێز سکرتێری ئەنجومەن وەڵامێکی گونجاو یاسایی ئامادە ئەکە هەر حەزەکەم ڕەئی حکوومەت دەربڕم ئێمە هیچ مەسەلەی کێبڕکێکە شتێکی ئاساییە لای ئێمە ئەگەر داخڵی مادەکە بکرێت شتێکی ئاسایی و پێمان باشە. بەڵێ زۆر چاک.
بەڕێز سەرۆکی پەرلەمان لە قانونی مەدەنی و لە قانونی بنووکیش لە سا حەوت تهدید کراوە لەبەرەوە کە لەم بڕگەیە ئێمە وەکو حکوومەت داوامان کردووە کەەوە ئێستیسنا بکرێت سەقفی حەدی علاکە کە دانراوە بۆ سوودی قەرز ئەمە وەکۆی پێشتریش باسم کرد مەجای مفاوەزەی تیان نامێنێ لەگەڵ ئەو شەریکاتانە یاخود لەگەڵ ئەو بانکانی کە ئەکرێت لەبەرەوە داوای ئەو ئیستیسنایە کراوە و لە قانونی عێراقیش بۆ قەرز هەر بە هەمان شێوە ئیستیسنا کراوە ئەو کێشە نییە ئیستیسناکە کێشە نییە ئەوەی پرسیاری ئەندامانی پەرلەمان و بە تایبەتی لیژنە پەیوەندیدارەکانە ئەوەیە کە ئەڵێ هەر ڕێنماییەکی تری بەرکار لە هەرێمدا یا لە داهاتووە بەرکارە بێت لە داهاتووە بەرکارە بێت ناکرێت یعنی ئەبێت ئەو ڕێنمایی ئەو یاسا و پێڕە و ڕێنمایانەی کە بەرکارن ئەیتر پێویست ناکە لە عەرەبیەکەی أو أي قيود قد تكون واردة في أي من القوانين أو الأنظمة أو التعليمات الأخرى السارية المفعول أو التي ستصبح نافذة في الإقليم. بەڵێ فەرموو بەڕێ سەرۆکی پەرلەمان ئەمە لەبەرەوە داخڵ کراوە تاکو ئێستا ئەگەر ئێمە ڕێککەوتین لەگەڵ بەهار لەناو ئەنجومەنی وەزیران پشت بە یاسا ڕێککەوتین لەسەر فایدەیەک و گرێبەستێکمان واژوو کرد دوای یاسایەکی تر دەرنەکرێ کە فایدەکە کەم کاتەوە چکە ئێمە خۆمان ئیلزامین بە عەقدێک کە پێشتر واژوومان کردووە زەمانێکی هەیە بۆ ئەوەی یاسایەکی تر کە دەرچێت لە مستەقبەلا کاریگەری نەبێت لەسەر ئەم کارەی کە کراوە ئەو تەحسیل حاصلە بەڵێ تۆ ئەو کاتەی عەقدێکەکەی ملتزمی بەو یاسا و ڕێنمایی و پەیڕەوانەی لە کاتی عەقدەکەیە کە جەنابەت عەقدەکەکەی بەڵام دوایەوە هەر عەقدێکی ترەکەی ملتزمی بە یاساکەی کە لەو کاتیا بەرکارە پێم وانە هیچ شکالێکە بێ بەڕێز دکتۆرە بار بەڵێ فەرموو کارمان نقطەی نظامی بەڕێ سەرۆکی پەرلەمانی نقطە نیزامیە تنێ خاڵێکە بۆ بیر ئینان کۆت سلەمی قانونی دا دستورە و یاسا و تعلیماتە و قەرارە و نزا چییە یعنی تەحسیل حاصلە نابیت پەیرە و ڕێنمایی و قەرارات مخالفی یاسای بن ئەگەر تو لڤێری نەنویستیژی هیچ ئەسەرێک نابتن یعنی پێم وا بێت ناڕوونیەک لای بەڕێزت هەیە حکوومەت ئێوێ پابند نەبێ بە هەر کۆتێک کە هەبێ لەسەر بەرزترین ئاستی سوود لە یاسا و پێڕە و ڕێنمایی ئەوان داوایەوەکەن ببوێژێن ئیستیسنا بکرێن لە هەر حدێکی ئەعلای سوود بەڵکو دەستکراوە من لەوەی کە مفاوەزاکەن لەگەڵ کۆمپانیەکان ئەوە پەیوەندی بۆیە بەس سەرۆکی پەرلەمانی نەک بەرچاوت من ڕۆنینە بالعکس بەرچاوت من گەلە کارۆنە و نەبەرسەڤەکەژی بوو جەنابێتە بەس ئەوە نابیتن یعنی ڕێنماییەکی مخالفی یاسای تەقیدا دەسەڵاتت حکوومەتێ بێتکردنێ چونکی یاسا ئەعلەم بلندترێش ڕێنمایە باشە بزانین دکتۆرە ڤالاو
بەڕێز سەرۆکی پەرلەمان بۆ ملاحەزەکە وەرگیراوە بەو شێوەیە سیاغە کراوەتەوە. بەڵێ. مادەی حەوت بەو شێوەیە دەخوێندرێتەوە. ئەنجومەنی وەزیران هەڵدەستێ بە دیاریکردنی بەرزترین تێکرای سوود یان تێکرای سوودی بنەڕەت و ڕسومات و عمولەکان بە ڕەچاوکردنی چێبڕچێ لە نێوان سەرچاوەکانی ڕاکێشانی مایە یان هەر سوودێک یان دەستکەوتێک یان داهاتێکی تر کەوا شایستە دەبێ یان کەڵەکە بووە لەسەر هەر مایەیە کە ڕادەکێشرێت یان هەر قەرزێکی گەرەنتیکراو بە پێی حکومەکانی ئەم یاسایە بەو شێوەیە بەرژەوەندی گشتی دەستە بەردەکە ئەم دەسەڵاتەش ملکەت نابێ بۆ هیچ بەرزە تێکرایەک یان هەر کۆتێکی تری هاتوو لە هەر یاسایەک یان پەیڕەوەیەک یان ڕێنماییەکی تری بەرکار لە هەرێمدا لە کاتی بەستنی ڕێکەوتن نامەکە. چێ لەگەڵێتی بۆ شوەیە کە خوێنرایەوە؟ چل کەس لەگەڵێتی کێ دژێتی؟ دوو کەس دژێتی کەواتە پەسەند کرا. مادەی دوای ئەو مادەی هەشت مادەی هەشتم بڕی بنەڕەت ئەسلی و سوود و بڕە شایستەکانی تری هەر مایەیەک لەو مایەنەی لەوانەیە ڕابکێشرێن و سەرجەم ئەو بڕانەی بەپێی هەر گەرەنتیکردنێکی بەسترا و بەپێی ئەم یاسایە شایستە دەبن و گشت ڕێکەوتن و بەڵگەنامەکانی کە لەم بوارەدا هەرێم گرێیان دەدات ملکەت نابن بۆ ڕسوماتی پولی دارایی یان لێبڕینی هەر بڕێک یان باجێکی تری هاتوو لە هەر یاسایەک یان پەیڕەوێک یان ڕێنماییەکی تری بەرکار لە هەرێمدا یان لە هەر کاتێک بەرکار دەبێ. ئەو عیبارەی ئەخیری هەڵدەگیرێ وەکو ئەوەی کە لەسەرەوە ئیشارەتمان پێدا. بەڵێ. کێ قسەی هەیە لەسەر ئەم مادەیە؟ کەس نییە. کەواتە ئەو عیبارەتە هەڵەگیرێت تەنها بەو شێوەیە کە بۆ شێوە سیاغی بکەنەوە کە لە مادەی پێشوو بەڵێ بۆ تکایە بیخێنەوە بۆ بیخێنە دەنگەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی هەشت بڕی بنەڕەت ئەسلی و سوود و بڕە شایستەکانی تری سەر هەر مایەک لەو مایەنەی لەوانەیە ڕابکێشرێن و سەرجەم ئەو بڕانەی بەپێی هەر گەرەنتیکردنێکی بەسترا و بەپێی ئەم یاسایە شایستە دەبن و گشت ڕێکەوتن و بەڵگەنامەکانی کە لەم بوارەدا هەرێم گرێیان دەدات ملکەت نابن بۆ ڕسوماتی پولی دارایی یان لێبڕینی هەر بڕێک یان باجێکی تری هاتوو لە هەر یاسایەک یان پەیڕەوێک یان ڕێنماییەکی تری بەرکار لە هەرێمدا. کێ لەگەڵێتی؟ چلو یەک کەس لەگەڵێتی کێ دژێتی؟ یەک کەس. ئەڵە حسابم بکەوە دەست بەرز ناکاتەوە لە حسابیش بکە. بەڵێ. مادەی نۆ مادەی نۆ بۆ پرۆژەکە زیاد دەکرێت و بەم شێوەیە دەخوێندرێتەوە. پێویستە لەسەر ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی و ئابووری وەزارەتی پلاندانان بڕی مایە ڕاکێشراوەکە بۆ پرۆژەکانی ژێرخانی ئابووری و بەرهێنان خەرج بکەن دوای ڕاستاندنی لەلایەن پەرلەمانەوە. کێ قسەی هەیە لەسەر ئەم مادەیە؟
بەڕێز کاک گۆران ئازاد ببوورە کاک گۆران لە لیژنەی دوای قسە بکە. بەڕێز کاک دڵشاد شعبان. بەڕێز سەرۆکی پەرلەمان من قسەم نەدەکرد بەڵام لەسەرەتەوە لە لیژنەشدا هەندێک تەحەفوزم لەسەر ئەو مادەیە هەبوو لەبەرەوە قسە دەکەم. ڕووی علمیەوە من بەڕەوە نازانم کە ئێمە حکوومەت نەچار بکەین کە تەنیا لە بابێکدا ئەم پارەیە خەرج بکە. بودجە لە داهات پێک دێت و لە خەرجیات پێک دێت. ئەمە قەرز سەرچاوەی داهاتە و دفعاتی ئەم قەرزە لەگەڵ سوودەکانی دەچێتە خاڵی کولفە و نەفەقات لە ناو بودجەدا. جا لەبەر ئەوە من پێشنیار دەکەم دقەکە بەم شێوەیە بخوێنرێتەوە. پێویستە لەسەر ئەنجومەنی وەزیران وەزارەتی دارایی و ئابووری وەزارەتی پلاندانان بڕی مایە ڕاکێشراوەکە وەکو سەرچاوەیەکی داهات بۆ دابینکردنی بودجە بەکاربهێنرێت و ئەگەر پێتان باش بێ فەقەرەیەکی تریش دەتوانین ئیزافە بکەین. ڕێژەیەک لەم قەرزە لە ڕێگەی مؤسساتی مالی کارتی تایبەتەوە بۆ پێدانی قەرزی زیراعی و سیناعی و ئیستیسماری بەڵام بە مەرجێک بەدەر لە بودجە بەکاربهێنرێت. یعنی من بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەوەدانیم قەرزی زیراعی و سیناعی و پێشینەکان لە ناو بودجەدا لەلایەن حکوومەتەوە بدرێن دەبێت ئەمە لەلایەن مؤسساتی کارتی تایبەتەوە تەنزیم بکرێت. ئەگەر ڕێژەیەک دیاری بکرێت ئەوە گرنتیەکیشە بۆ ئەوەی کە ڕێژەیەک لەو قەرزە وەکو خۆی بۆ حکوومەت دەگەڕێتەوە. زۆر سپاس. حسنی برای سەرۆکی پەرلەمانی طبعا من پێم باشە بوو ژێرخانی ئابووری و بەرهێنان بێتن چونکە ئەگەر لە بواری و بەرهێنانە بەکارهێنرا قەزانجی دێتە لەسەری. پێم باشە ڕستەیەکی تر زیاد بکرێتن لەسەر ئەم مادەیە ئەویش بە شێوەیەکی دادپەروەرانە ئەم پرۆژانە لەسەر هەموو پارێزگاکانی هەرێم بەکاری بهێنرێتن ئەمە زیاد بکرێت لە ناو مادەکە و زۆر سپاس. زۆر سپاس. بەڕێز کاک شوان شێخ ئەحمەد. بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش پێم باشە دەربارەی ئەو مادەیە وای لێ بکرێتەوە کە پێویستە بۆ پرۆژەکانی ژێرخانی ئابووری استراتیژی بێت چونکە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو زۆر پێویستمان بۆ پرۆژانە هەبووە کە وەکو پێویست لەوانەیە نەتوانراویت جێبەجێ بکرێت و پێویستە ئەو پرۆژانەش لە ڕێگای خودی ئەنجومەنی وەزیرانەوە جێبەجێ بکرێت و سێم ئەگەر لە ڕێگای کۆمپانیای محتەرف ینی تۆکمە و ینی کەتی تایبەت و حکومەت ناوەنجیری بۆ بکاتن و چارەمیش پێویستە پێش واژۆکردن لەسەر پرۆژەکان کۆی پرۆژەکە بدێتە پەرلەمان بۆ پەسەندکردنی. زۆر سپاس. زۆر سپاس. بەڕێز کاک مەحموود حاجی عومەر. بەڵێ زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەم فەقەرەیە فەقەرەیەکی باشە بەڵام بەڕای من ئەمەی بۆ زیاد بکرێت دوای پێویستە لەسەر ئەنجومەنی وەزیران وەزارەتی داراوی و ئابووری وەزارەتی پلاندانان بڕی مایە ڕاکێشراوەکە بۆ پرۆژەکانی ژێرخانی ئابووری و وەبەرهێنان خەرج بکرێت بەکار نەهێنرێت بۆ سپیکردنەوەی پارەی بەهات دەدرا و تێچووەکانی ڕابردوو ئێستا. زۆر سپاس. باشە سپاس. بەڕێز کاک عومەر عنایەت. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز ئەندامانی پەرلەمان وشەی وەبەرهێنان من لێرا مەقسەدمە شی بکرێتەوە. وەبەرهێنان لە موازنەی عامە بەڕێز جەنابی وەزیری دارایی لێرەیە و بەڕێز دکتۆر عیزەتیش مختصە لە وەبەرهێنانە. لە موازنەی عامە وەبەرهێنان یعنی مەشارەی استیسماری بۆ نمونە جادە ئاو ئاوەڕۆ باخچە پارک ئەمانە هەمووی وەبەرهێنان بەناوی وەبەرهێنان هاتووە. لە کاتێکە وەبەرهێنان بریتیە لە بەکارهێنانی سەرمایە بۆ ئەوەی سوود وەرگری. ئەم پرۆژانەی کە لە دێر زمانەوە ئەم مناقەشەیەمان لەگەڵ حکوومەتی بەغاشەیەکە و ئەم وشەی وەبەرهێنانە ئەم پرۆژانە و بەرهێنان نییە ئەمە پرۆژەی خەدەمین. وەبەرهێنان ئەوەیە سەرمایەدارێک بڕێ پارە دێنێ ئەیخاتە گەڕ و لە ئەخیرا قازانجی لێکە سەرمایەکەشی دەچەکەوێتەوە قازانجی لێکە. بەڵام پرۆژەکانی جادەوبان بۆ نمونە ئاوەڕۆ ئەوانی کەەوە باسمان کرد ئەوانە پرۆژەی خەدەمین. ئایا چۆن لێرا تعریفی وەبەرهێنانەکەی من حتا لە موازنەشا لەگەڵ برادرانی ئەوانیکەوە میزانی ڕێگەخەن وشەی وەبەرهێنان تا ئێستا لە خودی عێراقیشا بەم شێوە سەقەتە هاتووە جادە دروستە لە بینێ دوو شارە دەیان ملیارد دیناری تێچێ بەڵام حکوومەت یەک فلس قازانج ناکە. لە ئاوەڕۆ دروستەکەی حکوومەت یەک فلس قازانج ناکە. جادە دروستەکەی لە شارە پارک دروستەکەی حکوومەت کەواتە ئەمە مەشاری خەدمێ پارەیەکە دێت و ئەڕوا لەبەرەوە ئەبێ وشەی وەبەرهێنان لێرا بە تەواوی ڕوون بکرێتەوە مەبەست لە وەبەرهێنان چییە و زۆر سپاس. زۆر سپاس. بەڕێز کاک بێسوون فایق.
بەڵێ من پشتگیری قسەکەی کاک عومەر و کاک شوان شێخ ئەحمەد دەکەم بەڕێ سەرۆکی پەرلەمانەوەی کە بیستومانەوە علومای اقتصاد ئەیڵێن زیاتر خەرز بۆ مەسلەی ژێرخانی ئابووری و پرۆژەی گرنگی استراتیجیە نەک بابەتی تر بۆیە من تەرکیز لەسەرەوەکەمەوە کە لێرە وشەیەکی بۆ زیاد پێویستە لەسەر ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی و ئابووری و وەزارەتی پلاندانان بڕی مایە ڕاکێشراوەکە تەنها بۆ پرۆژەی ژێرخانی ئابووری و ینی تەنهایەکی بۆ زیاد کرێ. زۆر سپاس. زۆر سپاس خەتو پەروە عەلی. بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش بە هەمان شێوە پشتگیری قسەکانی کاک عومەر و کاک شوانەکەم لە هەمان کاتە ئەکرێت لە دوای ئەوەی کە ئەڵێن بۆ پرۆژەکانی ژێرخانی ئابووری و وەبەرهێنان ئەگەر ئەمەی بۆ زیاد بکرێت بۆ هەموو شارەکانی کوردستان بە پێی ژمارەی دانیشتوان خەرج بکرێت. سپاس. سپاس بەڕێز کاک گێروانەت نیسان. بەڕێز سەرۆکی پەرلەمان بڕای من وشەی وەبەرهێنانە لێرە دێت هەر تشتێک حکومەت خەڵکێک فایدە ژێ بکات نەوەکی ئەمن مستەسمرم عیمارێک چێکم لەمە ئەمن مدیری مەبانی بووم قوتابخانە وەختی ئاوات کرد بۆ جای وەبەرهێنان بوو کی استیفادە ژێت کرد خەڵکێک استیفادە ژێت کرد چ تاجرە چ هەوڵاتیە و زۆر سوپاس. زۆر سپاس. بەڕێز کاک گۆران ئازاد. بەڕێز سەرۆکی پەرلەمان من لە راپۆرتەکەشدا تەحفوزم لەسەر ئەو مادەیە نووسیوە طبیعی ئەم مادەیە زۆر بە من مادەیەکی باشەوە زیاتر وای کرد ئەم مادەیە هانمان بدا بۆی دەنگ بە مەسەلەی قەرزەکە بدەین چونکە ئێستا لە کوردستان دێها پرۆژەی ئەساسی ڕاوەستاوە و هەر ئەگەر بە نمونە من یەک نمونە باسکەم بۆ نمونە ڕێگەی کۆیە هەولێر جۆسای بابن ئەو دووسایی دەکەی نزیکەی ئەگەر 100 ملیاری تێچوبی ئێستا وەستاوە ئەگەر حکوومەت دەست بە ئیژ نەکاتەوە تا 4-5 ساڵێکە کۆی ئەو پارەی لێ سەرفکراوە سفر دەبێتەوە لەبەرەوە پێم وایە خۆی لە خۆیدا ئەمە وەک بنەما قازانجێکی باشە بەڵام نەسەکە لای من یەک دوو تێبینیم لەسەر هەیە یەکەمینیان ئێمە ئەگەر بڵێن لە حسابێکی تایبەت ئەو پارەیە دادەندرێ بۆ ئەوەی لە بواری پرۆژەکاندا سەرف بکرێ و پرۆژەش ینی وەڵامم دەوێت لە حکومەت تا چەند ئەنی پێویستەکە ئێمە ئەویان بۆ دانین کە ئەولویەت بدرێ بۆ پرۆژانەی کە ئێستا تەندەرین کراین و ڕاوەستاون و ئیشکردنیان تێدا ڕاوەستاوە لەبەر ئەوەی پارە نیە یاخود خۆیان بەفعلی لەو لستی کە ئامادەی دەکەین ئەولویەت دەدەن بەو پرۆژانەی کە بە تایبەتی استراتیزیشن و لەسەر نەبوونی پارە ڕاوەستاین. سێم شتیش کە من ملاحەزەم هەیە تەبیعی ئەو پارەیە کە ڕایان کێشا ئەوان سەرفی ناکەن بە پێی ئەو نەسا هەتاوەکو لایەن پەرلەمانی کوردستانەوە مسادقە نەکرێ واتە بۆ ئەو پرۆژانە ئەنجا استراتیزیە و بەرهێنانە هەر ناوێکی تایە سەرفی ناکەن هەتاوەکو پەرلەمانی کوردستان موافقەی لەسەر نەکا. بەڵام لە دوای چەند ینی ئەم پارەیە کە ئەوان ڕایان کێشا و لە لستێکی تایبەت ئەم پارەیە بۆ پەرلەمان دەنێرن ئەترسم پارەکە ڕاکێشن سارێکیش تەداولی پێ بکرێت لستی پرۆژەکان نێتن بۆ پەرلەمانی کوردستان لەبەرەوە تا چەند ضرورە ئێمە مودەیەک دانین کە لە مودەی ئەوەندەی دوای ڕاکێشانی پارەکە لستی ئەم پرۆژانە بگاتە پەرلەمانی کوردستان بۆ مسادقەکردن و تەحویلکردن و سەرفکردنی پارەکە و سوات. بەڕێز کاک قووەت پاڵەمانی. بەڕێز سەرۆکی پەرلەمان هیوادارم کەس عاجز نەبێ بەم قسەی کە ئێستای کەم بە دڵسۆزیەوە ئەڵێم ڕاستی ئێمە جێی نیگەرانیە کە ئەو گومانە هەبێ کە ئێمە هەنگاوێک بنین یان کارێک بکەین بەشدار بین لە پرۆسەیەکی قانونی و نایاسایی بۆ ینی کە پێوترە سپیکردنەوەی پارە. بەڵام من پێشنیارێکەکەم بۆ پەرلەمانی بەڕێز کە مادەم ئەم گومانە هەیە کە ڕەنگ بێ نیەتێک هەبێ دوور با نیەتێک هەبێ بۆ سپیکردنەوەی پارە لە عێراق یاسای ژمارە 93/2004 کە قانونی نەهێشتنی سپیکردنەوەی پارە ئەو یاسایەکی زمانی برێمەرە مادەم ئەم گومانە هەیە هەربا لێرە ئینفازی بکەین لە کوردستان ئەو کاتە ئەبێ بە فەرمی لێرە ئەبێ بە شتێکی ناقانونی و ئینشەڵا ئەو گومانەش لێرە نەهێڵرێت نەمێنێتەوە و پێم وایە ئەتوانین ئەمە تێپەڕێنین. بەڵێ سپاس. باشە سپاس. بەڕێز کاک ڕێباز وەزیری دارایی. بەڕێز سەرۆکی پەرلەمان من دوو شتم هەبوو یەکەمیان بۆ مادەینەوە ئەوەی ئەخیرەکەی کاڵە دوای ڕاستاندنی ئەوە ئەگەر کەلیمەی پرۆژەکانی بۆ زیاد بکەن دوای ڕاستاندنی پرۆژەکان لەلایەن پەرلەمانەوە ئەوە یەک دووەمینیشی بۆ سەر وەکو وەڵامێک بۆ قسەکانی کاک گۆران ئازاد نسبەت پرۆژەکان ئەوەی ئێمە هەمانە لە حکوومەتی هەرێم و بەپێی راپۆرتی وەزارەتی پلاندانان
تا ساڵی 2017 6,000 پرۆژەمان کە هەیە کە پەرلەمانی کوردستان پەسەندی کردووە و هەروە بای 7 تریلیۆن دینارە لەبەرەوە بەڵێ وتم تا 2017 لەبەرەوە ئەوە مەسلەیەکە کە ئەو پرۆژانەی کە زۆر گرنگ و استراتیجین بە دڵنیاییەوە ئێمە ئەولوێت بۆ ئەوانە دەئانین و هەر پرۆژەیەکی تازە شەبێت بە تەکیدێتە پەرلەمانی کوردستان و بەپێی ئەم مادەیە پرۆژەکە لێرە پەسەند دەکرێت دواتر ئەو پارەی بۆ تەرخانەکرێت. زۆر سپاس. زۆر سپاس. بەڕێز دکتۆر عیزە سابر. بەرەسەرۆکی پەرلەمان دوو مستەلاح یاخود مستەلاحی وەبەرهێنان کە کاک عومەر ئیشارەتی پێدار ڕاستەیە گرنگە پێناسەی بکەین بە کورت و پۆختبەوەی هەموو پەرلەمانتارە بەڕێزەکان بەرچاوڕوون بن زیاتر بۆ ناوەکەی. هەر پارەیە حکوومەت خەرجی بکات بۆ هەر پرۆژەیەک پێوترێ ئیستیسمار حکومی، پێوترێ public investment، پێوترێ وەبەرهێنانی حکومی. هەر پارەیەک خەرجی کا حکومت بۆ موچە و بۆ نەفەقاتی تەشغیلی جیایە لەوە بە دەربێ هەر پارەیەکی تر حکومت خەرجی بکە وەبەرهێنان لە کەرتی گشتی. فەلسەفەی دەوڵەتداری حکومت پارە خرجەکە بۆ ئەوەی نێ قازانج بکە بۆ ئەوەیە خۆشگوزەرانی بۆ دانیشتوان دابین بکە پێوترێ منافع عامە نەک فەوائد نەک ڕبح. حکومت جسە دروست دەکا، سایلۆ دروست دەکا، خەسخانە دروست دەکەوە ئیلە ئاخری هەموو ئەمانە بۆ بەرهێنانە، هەمووی وەبەرهێنانە، دروستکردنی سایلۆ، مەکتەب، ڕێگا، جسر، پرد، مەتار هەمووی وەبەرهێنانە. بەڵام پێوترێ ئیستیسمار حکومی وەبەرهێنانی حکوومەتی. وەبەرهێنانی حکوومەتی بە دڵنیاییەوە مەبەست لی بەدەستهێنانی قازانج نییە، ئەو نەو دەستکەوێت کە زیاتر بێت لە سوودەکەی. ئەوەی کە هەر کۆمپانیایەکی کەرتی تایبەت ئەیکا پێ ئەوترێ ئیستیسمار القطاع الخاص private investment وەبەرهێنانی کەرتی تایبەت. دروستکردنی خانوویەک و شوقەیەک و vێلایەک لەلایەن بۆ بەرهێنەکە و فرۆشتنەوەی بەدەستهێنانی قازانج لی وەبەرهێنانی کەرتی تایبەتە، دروستکردنی مەکتەب و خەستەخانە و جادە و پرد و ڕێگاوبان وەبەرهێنانی کەرتی حکومەتە. بەڵام تەیدەن بۆ ئەوەی کاک عومەر وتی پرۆژەیەک بێ بەڵام کە ئەڵێن حکومەت مەبەستی قازانج نییە، مەبەست لەوە نییە پارەی لێ دەست نەکەوێ، فەلسەفەکەی قازانج نییە. ئەگەر نە زۆربەی لە یەکێک لە وڵاتەکانی دنیا جسرێک دروستکراوە، جسرە بە ڕۆژ بە 5 یۆرۆ ئەبێ یەکسەر کاش بیدەی بە ڕۆژ 15 یۆرۆ دەی بە شەو 5 یۆرۆ دەی ئەو جسرە قازانجەکە بە نەتیجە. بەڵام مەبەستی حکومەت قازانج نییە لێ لە ڕاستیدا بۆی نەفعی عامە. بەنسبەت ئەم مادەیەشەوە لە ڕاستیە لەگەڵ لیژنەی یاسایی بەڕێز مناقەشەمان کرد یەک وشە زیاد بکەین بۆ بەرهێنان خەرج بکەن دوای ڕاستاندنی ئەو پرۆژانە لەلایەن پەرلەمانەوە. ئەگەر ئەوە دوای لیژنەی دارایش پێی باش بووە خاڵی تر ماوە باسی بکەم ئەوش ئەمەیە. تەیدەن بۆ کاگۆران پرۆژە زۆر وەستاوە بەڕێزان. ئەم پرۆژانە کە وەستاون هیچ مانعێک نییە بەشێک لەم پارێ سبەینە قەرز دەکرێت بۆ بەگەرخستنەوەی ئەو پرۆژانە بن. هەموو ئەو پرۆژانەی کە بۆ حکومەت دروست دەکرێن ناوەکەی ناوی وەبەرهێنانە ئەم یاسایە شەیگرێتەوە، یعنی جادەی شاڕێی جادەی ڕانیە ئەگەر پێویستی بە پارە بێ حکومەت لەم دقەیەدا بە بۆنێ موچۆ نەتوانێت پارە تەرخانکە بۆ پرۆژەیە بالەم بۆی پارەی بۆ تەرخان. هەڵەبجە ئەمڕۆ داوایان کردووە حکوومەت پاریان باتێەوە بەرهێنان بکات لە ژێرخانە ئابوووریەکەیان با بۆ هەڵەبجە بڕێک لەم پارێ تەرخان بکرێ، با بۆ کەفری و کەلار بڕێک لەم پارێ تەرخان بکرێ، مادەم و بەرهێنانە بۆ زاخۆ تەرخان بکرێ، جسرێک دروست دەکرێ هەولێر و بادینان بەیەکەوە بەستێتەوە، هەولێر و ڕۆڤیا بێکەوە بەستێتەوە لە سەتانەوەتی تەواو و با لەمە پارەی بۆ تەرخان بکرێ. بۆیە هیوادارین بە پەسەندکردنی ئەم پرۆژە یاسایە حکوومەتی هەرێمی کوردستان لە نزیکترین کاتا بەرهەمی پەسەندکردنی ئەم پرۆژە یاسایەمان نیشان بدات. هەر پرۆژەیەکیان افتتاح کرد بڵێن ئەمە بۆ قەرزەکردمان بۆی دڵنیا بن پەرلەمانتارەکان دەنگەکەیان. بەڵێ سەرنجیش بن لەسەرەوەی کە چەندان پەرلەمانێک پێشنیاری ئەویان کرد پرۆژەکان بە پێی پارێزگاکان یا بە پێی ژماری دانیشتوان دابش بکرێ بەسەر شارە جیاوازەکانی هەرێمی کوردستان. قسێک ئەگەر وەڵامێکشتان هەبوو بۆەوە بیڵن. بەڕێز دکتۆرە بەهار. بەڕێز سەرۆکی پەرلەمان چەند مستەلاحێک ناوی هێنرا لەلایەن ئەندامانی بەڕێزی پەرلەمانەوە کە زیاد بکرێ بە شێوەیەکی دادپەروەرانە بە پێی ژمارەی دانیشتوان بەکار نەهێنرێت بۆ سپیکردنەوەی پارە. لە ڕاستیە خۆی ئەمانە ئەبێ وابێت، یعنی ئەگەر لە قانونی شانەی ڵێی ئەبێ وابێت، ئەگەر وانە بێ یعنی پێچەوانەی یاسایە. بۆیە
سەبارەت بە مستەڵەحی یەکەم و دووەم بە شێوەیەکی دادپەروانانەوە بە پێی ژمارەی دانیشتوان یەکەمین ئەم پرۆژانە بە پێی ئەم مادەیە دێنە پەرلەمان بۆ ڕاستاندنیان لە کاتی ڕاستاندنا ئەتوانرێ مناقەشەی ئەوە بکرێت جگە لەوە پەرلەمان جگە لە دەوری تەشریعی دەوری ڕقابی هەیە دەتوانرێت لە دەوری ڕقابیەکەیە ئەندامانی پەرلەمان متابعی ئەوە بکەن سەبارەت بەکار نەهێنرێت بۆ سپیکردنەوەی پارە ئەو یاسایی کە هەیە لە بەغدا بۆ سپیکردنەوەی پارە ئێمە هەوڵەیەن کە ئینفازی بکەین لێرەیان یاسایەکی ترمان هەبێ بۆ مەنعکردنی سپیکردنەوەی پارە و لێرە ناوی نەهێنین باشە چونکە ئەوە هەر خۆی نابێ وابێ شتێکی نایاسایی یاگەر وابێ سپاس زۆر سپاس بەڕێز کاک عەلی حەمەد ساڵح بەڕێز سەرۆکی پەرلەمان خلافی هەبوو لەسەر ئەوەی کە ئەم پارانە بۆ کام جۆرە پرۆژانە بێت کە من خۆم کۆکم لەسەرەوەی ئەکرێ بۆ پرۆژە دواکەوت و بەردەوامانە بێت چکە زۆر ژمارەیان و بۆ ئەو شوێنانە بێت کە دکتۆر عیزت باسی کرد نامێ منی شەندێ ناوی شوێنی تر ئیزافە بکەم بەڵام خلافەکە لەسەر ئەمەیە ئایا تۆ تەصدیقی پارەکەیەکە یا تەصدیقی مەشاریعەکەیەکەی تۆ ناتوانیت تەصدیقی مەشاریعەکە بکەی لەبەرەوەی پێش تۆ تەصدیق کراوە پەرلەمان پەسەندی کردووە بەڵام پەرلەمان بۆ نمونە 100 ملیۆن دۆلاری تەرخان کردووە بۆ ڕێگای سلێمانی گەرمیان 50 ملیۆن دۆلاری سەرف کراوە 50 تری ماوە کەواتە تۆ بێ لە پەرلەمانە تەصدیقی پارەکە بکەی ئەگەر تەصدیقی مەشاریعەکە بکەی کەواتە پارەکە نێتەوە پەرلەمان بۆیە من پێشنیارەکەم جارێ ڕستەی ئەخیر ببرێتە یەکەم دوای ڕاستاندنی لەلایەن پەرلەمانەوە چکەی سێ تەفسیرەکەی واکرێت یعنی ئەکرێ وا بکەین حکومەت هەمووی تەواو کرد دوای یەنێتی بۆ پەرلەمان نە دوای ڕاستاندنی لەلایەن پەرلەمانەوە پێویستە لەسەر ئەنجومەنی وەزیران وەزارەتی دارایی و ئابووری و وەزارەتی پلاندانان بڕی مایە ڕاکێشاوەکە بۆ پرۆژەکانی ژێرخانی ئابووری و وەبەرهێنان لە کەرتی گشتیدا وەبەرهێنانمانەیە لە کەرتی تایبەت و وەبەرهێنانمانەیە لە کەرتی حکومی کەرتی گشتیدا خەرج بکەن واتە کۆی خەرجەکەیت 3 ملیار دۆلار ئێمە خەرجەکەین بەشێکی بۆ پرۆژەی کۆنا ئەم پرۆژە کۆنانن بەشێکی بۆ پرۆژەی نوێ ئەم پرۆژە نوێیانن پەرلەمان تەصدیقێکە حکومەتە ڕوا خەرجەکات پێم وایە ئەمە باش نییە بەم شێوەیە ئەگەر ڕای من وەکو ڕای ئەندامێکی پەرلەمان لێرە باسیکەین بەڵێ وایە کەواتە ئیتر هیچ پرۆژەیە کە لە ڕێگەی ئەم مایەوە پەسەند دەکرێت پێویست ناکە بێتە پەرلەمان چونکە لە ڕابردووە پەسەند کراوە لە ڕابردووەوەی باکە قوبات فەرموو ڕێز سەرۆکی پەرلەمان ڕەئی حکوومەت لەسەر ئەم بابەتە ئەوەیە تەبعاً ئەمە یەکێک لەو مادانە بوو کە داخڵ کرا لە یەکەم ڕەشنووس نەبوو لەبەرەوەی کە پرسیارێکی زۆر هەبوو لەسەر چۆنیەتی بەکارهێنانی ئەم قەرزانە بۆیە دوای گفتوگۆیەکی زۆر ئەم مادەیە داخڵ کرا بۆ دوو مەبەست یەکێک بۆ ئەوە بوو کە دڵنیا پەرلەمانی بەڕێز دڵنیا بکەینەوە کە ئەم پارەیە بە فێڕۆ ناچێت بە فێڕۆ نادرێت بەعکسەوە کە بۆ مەشروع بەکارهێنرێت جا دوو جۆرە پرۆژە هەیە کە ئۆڵڕەدی پەسەند کراوە لەلایەن پەرلەمانەوە بەڵام بەهۆی قەیرانی دارایی و چەند هۆیەکی تر پرۆژەکان وەستاونەوەی کە بەڕێز وەزیری دارایی ئاماژەی پێەیە ئەو بڕەپارێشی پەسەند کراوە لەلایەن پەرلەمانەوە کە تاکو 2007 دەوروبەری 6,000 پرۆژە هەیە کە کولفەی ئەو پرۆژانە خۆیانیان لە 7 تریلیۆن دینار بۆیە ئێمە داوا لەو باوەڕین و داواکەین پەرلەمان داوامان لێ نەکاتەوە بینەوە دووبارە چۆنیەتی بەکارهێنانی قەرزەکە بۆ پرۆژەی پەسەندکراو بینەوە دووبارە موافقەتی بۆ وەرگرینەوە چکە پێشتر موافقەتی بۆ وەرگیراوە وەکو بەڕێزێکی تر ئاماژەی پێەیە ئەم قەرزە بەشێکە لە داهاتی کوردستان ئەبێ بە بەشێک لە داهاتی کوردستان و ئەو داهاتەش بەکارهێنرێ بۆ تەمویلکردنی پرۆژە ئەگەر پرۆژەیەک پەسەند نەکرابوو بێت لەلایەن پەرلەمانەوە و حکوومەت بە گرنگی زانی پارەی قەرزەکەی بۆ تەرخانکە یان بۆی سەرفکە ئەو کاتە زۆر ئاساییە بینەوە پەرلەمان داوا لە پەرلەمانی بەڕێزکەینەوە لەبەر ئەم تایبەتمەندیانە ڕەزەمەندیەکی تر بدەن لەسەر ئەم بڕەپارەیە بۆ ئەم پرۆژەیە بەڕێ منەگە ئەو دووشتە جا بکرێتەوە لەیەکەوە ئەو مەشروعانەی کە پەرلەمانی بەڕێز پێشتر پەسەندی کردووە ئێمە دەستکراوە بین لە بەکارهێنانی هەر قەرزێک کە لە مستەقبەلا وەری بگرین جا بگرێتەوە لە پرۆژەی نوێ کە پەسەند نەکراوە لەلایەن پەرلەمانەوە بەڵێ کاک ڕێباز ئێستا دەرفەت بە جەنابتە دەم بەڵام پێم وابێت ڕوونکردنەوەیک پێویستە لێرەیە
ئەو کاتی پەرلەمان و پرۆژانەی پەسەند کردووە دۆخێکی ئاسایی هەبووە بودجە لە عێراقەوە هاتۆ بۆ هەرێمی کوردستان بەڵام ئێستا تۆ قەرزەکەی و پێویستە کات ئەم قەرزە بیتەوە پێم وابێت زەمانەتێکی باشترە کە ئەو پرۆژانەی بەپێی بۆ ئەم قەرزە بەپێی ئەم قەرزە ئیشی تیا ئەکرێەوە کاری تیا ئەکرێ پاری بۆ تەرخانەکرێ جارێکتر لەلایەن پەرلەمانەوە پەسەند بکرێتەوە چونکە ڕەنگە ئەندامانی پەرلەمان هەندێکیان پیان وابێ کە هەندێک پرۆژە ڕەنگە پێویستی بە پارە بۆ تەرخانکردن نەبێ بەڕێز کاک ڕێباس بەڕێز پەرلەمان لەگەڵ ڕێزم بۆ قسەکەی جەنابیشت و وەکو ئیزافەیەکیش بۆ قسەکانی کە قوبات ئێمە تحصیل حاصل ئەو پرۆژانی کە پەرلەمانی بەڕێز پەسەندی کردووە عقدیان لەگەڵا کراوە و هەندێکیشیان پرۆژەی بەردەوامن ئێستا خۆ تازە ئەمە تۆ دیسانەوێت ئەگەر بۆ هی نەبێت دەبێتەوە ئەم پرۆژەی بوەستێنی و ئەو عقدە بوەستێنی بڵی جارێکە چین لە پەرلەمان قسەی لەسەرەکەنەوە بەعزێکی زۆریش لەو پرۆژانە لە سا 90 لە سا 70 لە سا 80 تەواو بووە ئێستا ئەگەر ئێمە خۆتۆ ناتوانین بیوەسین هەندێکیشی چاوەڕی پارەی حکوومەتی نەکردو هەر بەردەوامە لەبەرەوە ڕوونکردنەوەم لەسەرەوەی دەگەل لەسەرەوەی ڕابردوو دیسان بگەڕێتەوە پێم وایە هەندێک کێشەمان بۆ دروستەکە زۆر سپاس باشە سپاس بەڕێز دکتۆر فرسە سۆفی بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو تێبینەی دێڵێم تێبینێکی شکلیە لەوانەیە هەر بستە چوارچێوەی خاڵی پێڕەویش طبعا ئەگەر سەیری بکەی حتا لە مادەکەی پێشووتریش ئەوە دووبارە بۆ ئێستاش بۆ نمونە هاتووە دەڵێ پێویستە لەسەر ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی و ئابووری و پلاندانان طبعا ئەو مەسەلەی مادام ڕاستانی لە پەرلەمان لۆ دەکرێت لە ئەنجومەنی وەزیرانەوە دێ لە ئەنجومەنی وەزیران پەسەند دەکرێت ئیتر ڕیسکردنی وەزارەتی پلاندانان و وەزارەتی ئابووری ئەوە زیادەیە حتى مثلا ئەگەر سەیری ئەوەی پێشتریش کە ڕۆیش بە تەسەوەڕی من ئەویش دەکرێت لە چوارچێوەی داڕشتنەوە بکرێت بۆ نمونە دەڵێ هەر بازێکی تر لە یاسایەکیان پەیڕەوێک باز لە یاسا دیاری دەکرێت باز پەیڕە و لە ڕێنمایی دیاری ناکرێت یعنی تەحصیل حاصلە کە گوتت یاسا تەواوە لێرەش کە گوتت ئەنجومەنی وەزیران لێرە يعني پێویست ناکە وەزارەتەکان بژبێری چونکە تەخسیسکردنی پارە بەو زەخامەتە لە ئەنجومەنی وەزیران دەکرێت و دێ لە پەرلەمان ڕاستانی بۆ دەکرێت بۆیە ئەو ملاحەزە شکرانە حتا وەکو باسم کرد لە مادەکانی پێشووتریش هەندێک جار دەبینین ئێمە لە حرس لە پەرلەمان لە حرسی خۆمان بچونە ناو هەندێک تەفاسیل بۆ نمونە ئەوەی تازە دکتۆرە بەهاریش باسی کرد غەسیل الأموال ئەمە باب کە بەشێکی گەورەی لە ناو قانونی عقوبات هەیە یعنی ئەتو لێرە بینوسینەی نووسی هەر وەکو یەک وایە لەبەرەوە زۆر یعنی حەشوکردنی قانونەکانمان بە زۆر جار بەشتی دووبارە لەوانەیە لە جوانی قانونەکە لە سەلامەتی قانونەکە ئیشکالمان لە دروستکە باشە سپاس بەڕێزکە گێڕوانێت باري سەرۆک پەرلەمانی توضيحك هر بروجيك توقيع بتشتا مشاريع مستمرة ده أو عندك إنهاء مقاولات شبو تعويضات ده بس أعمال تثبيت وضع الرهن شيء يعني هذا بارك بس دانو وهكذا استمرار شيء ما مستا هر أبدي جيبي ده هر تعويضات ده شو توقف شنو تروجها بتل هاتي هندسيا يعني همي بروجة هر شش بروجة ده بارا بو أنا صرف كرن لازم أبغى بتا بده جاف كرن وها أنا في جديد البرلمان دانا بس بلا خاتو بروا علي بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵام من تەنها ڕوونکردنەوەیەک مەوێت ئەگەر لە بەڕێزانی جێگری سەرۆکی حکوومەت و بەڕێز وەزیری دارایی ئەوەی بەڕێزان ئیشارەتیان پێەیە ئەوەیە کە بۆ زۆرێک لەو پرۆژانەی کە پێشتر پەسەند کراوە ئەگەر هی ئەم دوو ساڵە بێت مانای وایە یعنی پرۆژەی مستەمر بێ ئەم دوو ساڵە قەیران هەبووە بەڵام ئەگەر بۆ پرۆژەکانی پێشتر بێ خۆی بودجەی بۆ دانراوە ئەو بودجەیەکی لێ هاتووە کەواتە بڕی زۆری ئەم یعنی زۆرترین بڕی ئەم قەرزەی کە ئێمە قەرزیەکەین بۆ ڕابردووە نەک بۆ داهاتوو سوپاس زۆر سپاس خاتو ئەمینە زکری برای سروک پارلمانی و که برای سجگیر سروک حکومت جی آماجه پیدای او پاره ترخانگیری بو او پروژین کو برانها پارلمان کردستان بریار سردای بسیار اوه آیا چید بیتن پارلمان قرار و پسند کنه سر پروژه که دو جارا بدهتن دو وقتا که دا پسند کردن پروژهش لای پارلمان کردستان و هات یکنن لی بودجه نهات بو استمراریت وان پروژه لینها اف پاره کده تولگرتن بو دو بشایه بشک دی چیتن بو استمرار یا پروژه تیت و برهنان بشک دی چیتن بو پروژه جنی دهنه دانان استراتژی امشین بجینه حکومت هرما کردستانه او پروژه استراتژیت کنو کدی که بیت برنامه کاری وان دوام پنری تا پارلمانی بو پسند کرنه هر واسم مسودک جی جوان پروژه کده بردوامی دت بو آگهداری پارلمانی ملحق بکه بس نبو پسند کرنه چی که اول خلالا یا سایده چه بی پارلمان دو جار
لەسەر پرۆژەیەکی دووجۆرە دەنگی نادات. بەڵێ کاک گۆران ئازاد. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە لە دوای شەڕحکردنی حکوومەت تێگەیشتین کەوا ینی ئەولەویەت لای حکوومەت ئەو پرۆژانەیە کە ئێستا ناوی پرۆژەی بەردەوامە و ئەوانە ئیلتیزامێکە ینی حکوومەت پێم وانیە بتوانێت دەست لە بۆ پرۆژەی نوێ بباتن هەتاوەکو ئەو ئیلتیزامی جێبەجێ نەکا ینی بۆ نمونە شاری ڕانیا ناو شارەکەی با بڵین پرۆژەی هەیە وەستاوە لەسەر پارە تۆ چیز پێویست بۆیە بچی جارە قوتابخانەیەکی لێ بکەی ناو بازاڕەکەی پێویستی بۆیە مادام ئەو پرۆژانەش لە ڕابردوو پەسەند کراوە لە پەرلەمانی کوردستان و حکوومەتیش خۆی دەڵێ ئەفزەلیت لای ئێمە ئەم پرۆژە کۆنانەیە با نەسەکە ئێمە پشتیوانی لێ دەکەین و خۆی بینێتەوە و بۆیەش باسی وەزارەتی دارایی و ئابووری و وەزارەتی پلاندانان کرا ئەم ملاحەزەی دکتۆر فەرسەد منطقێتی تێدا بەڵام ئێمە دائیمەن کە باسی پرۆژەی نوێ دەکەین هاوشێوەی مناقەشەی میزانیە وەزیری مالیە وەزیری پلاندانان لە هۆڵی پەرلەمان ئامادە دەبن جەدوای پرۆژەکان ئابووری پرۆژەکان ڕوون دەکەنەوە بۆیە ناوی ئەوانش هاتەوە سوپاس. سپاس بەڕێز کاک عومەر عنایەت. بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵا هیچ من ئیزاحێک بدەم لەسەر قسەکانی بەڕێز جەنابی جێگری سەرۆکی حکوومەت و قسەکانی کاک ڕێبازیش ئەگەر بکرێت یان وشەی پرۆژە بەردەوامەکان ئیزافە بکرێت یان وشەی پرۆژە بەردەوامەکان ئیزافە بکرێت یان فەقەرەیەک بە ڕێژەیەک لەم قەرزە بۆ پرۆژە بەردەوامەکان بە فەقەرێکی جیاواز مەسەن لە سەدا 20 ئەم قەرزە بۆ پرۆژە بەردەوامەکان بێ لە سادەی ئەوە تاوان ڕقەمێکە ئەبێ حکوومەت پێمان بڵێ وەزیری دارایی و ئەنجومەنی وەزیران بێ ئەمەی بڵێ ئایا چەندتان پێویستە بۆ پرۆژە بەردەوامەکان و چەندتان بەنیازن چەندی بەکاربێن بۆ پرۆژی تازە و بەنیازن چەندیشی بۆ پرۆژە بەردەوامەکان بێ یان بە وشەی پرۆژە بەردەوامەکان ئابووری و ژێرخانی ئابووری و وەبەرهێنان و پرۆژە بەردەوامەکانی ئیزافە بکرێت یان بە فەقەرێک بڵێ ڕێژەی ئەوەندەی ئەم قەرزە بۆ پرۆژە بەردەوامەکان بەکاردی. سپاس. باشە سپاس ئێستا مناقەشەی ئەوە ئەکرا ئەگەر بۆ پرۆژە بەردەوامەکان بێ ئەوە ناتوانرێت بۆ پرۆژەی تازە سەرف کرێ ئەوە کێشەکە لەوەیە. بەڵێ دوا سیاغی بخوێننەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی نۆ بۆ پرۆژەکە زیاد دەکرێت و بەم شێوەیە دەخوێندرێتەوە پێویستە لەسەر ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی و ئابووری و وەزارەت پلاندانان بڕی مایە ڕاکێشراوەکە بۆ پرۆژەکانی ژێرخانی ئابووری و وەبەرهێنان خەرج بکەن دوای ڕاستاندنی پرۆژەکان لەلایەن پەرلەمانەوە. باش ئێستا ئەم نقطە نظامیانە خاتو ئەمینە زکری فەرموو. برای سەرۆکی پەرلەمانی پێشنیارە هەندێ و شێوایکێ یا هەم الجور پارێزگاها الجور ئاکنجێن پارێزگاها ئەس ڕوونکە نەکێدام احتمالە هەولێر و سلێمانی ئەو کێشە نەبین ئەم وای کە پارێزگاها دووکێژی مە پێخۆشە یعنی بژاندنەوە و گەشەساندنە هەمی پارێزگاهێن هەرێما کوردستانê بە هەمی ئاساکێ بهتە ئەنجامدان لێرە پارێزگاها دووکێ ئەو ترسمەیە هەیش بە هەندێک داخواستکەن کە الجور ئاکنجی و هەژاریە منتەقێ ئەو پرۆژە بهنە دابەشکردن. بەڵێ کاک دڵشاد شەعبان. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەگەر ئەم دەقە وەکو خۆی بمێنێتەوە حکوومەت ناتوانێت ئەو پرۆژانەی کە هەبووە وەکو خۆی جێبەجێ بکە ئەو پێشنیارەی کە من کردم ئەگەر بیخوێنن هەموو کێشەکان پێ چارەسەر دەکرێت و وەکو تریش بڕیار بووە. زۆر سپاس. بەڵێ سپاس. خاتو شیرین حوسنی. برای سەرۆکی پەرلەمان ئەو پێشنیارەش لای من بە هاتیکردن حەستکن بکەوێتە دەنگدانێ و پشتگیری ئاخەفتنێت ئامینە خانت کەم و هەمان فکرمان هەیە دەربارەی پارێزگای دهۆک. سپاس. بەڵێ باشە سپاس.
بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی نۆ بەم شێوەیە دەخوێندرێتەوە. پێویستە لەسەر ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی و ئابووری و وەزارەتی پلاندانان بڕی مایە ڕاکێشراوەکە بۆ پرۆژەکانی ژێرخانی ئابووری و وەبەرهێنان بە شێوەیەکی دادپەروەرانە خەرج بکەن دوای ڕاستاندنی لەلایەن پەرلەمانەوە. کاگۆران فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئامینە خان لە خولی پێشوو لێرە بۆ لە مناقەشە، ینی ئەندامی پەرلەمانی کوردستان هەیە دەرە لەسەر ژمارەی دانیشتوان کە بزانی قازانجێتی. ئەندامی پەرلەمانی کوردستان لە هەندێک منتیقە دەرە لەسەر ئەساسی زیان لێکەوتن و کاولکاری، هەندێکیان دەرێن لەسەر ئەساسی ڕاگواستن و چیمیاباران، هەندێکیان دەڵێن لەسەر ئەساسیەوە وشەی دادپەروەری دەکرێت و منتیقەک زیانی لێکەوتووە، منتیقەک هەژارە، منتیقەک ئیستیسماری تێدا نیە، یعنی دوورە دەستە لە پەنایە کەوتووە، ینی شاری هەیە بەس بە ئیستیسمار با بڵێن ژیانی گوزەرانی تێدا، ژیانی شاری وایە حکوومەت ئەگە پرۆژەی لێ نەکا وێران دەبی. لەبەرەوە ئەم وردەکاریە هەژاری و کاولکاری و دادپەروەری ئەوانە وشەی دادپەروەری پێم وایە پڕ بە ئەوەگەیتی دوایە لە نەتیجەم پرۆژانە دێنە پەرلەمانی کوردستان و وەزیرەکان وەزیری ینی ئەم پێم وانە ینی حکوومەت تعبیر بی لە هیچ شار و گەڕەچێک، یعنی هەر وەزیرێک تعبیر لە هەموو کوردستان دەکاوە، تعبیر لە هەموو دەیەک دەکاوە، مەسئولە لە بەرامبەر هەموو ناوچەیەک. ئەگەر ئەو وەزیرانەی ئێمە هەر کەسێک دیفاع لە شار و دەیەکی خۆی دەکا، بەڕاستی ئەوەمە حکوومەتداریەکی عیبەمان هەیە و سوپاس. ئێستا من دڵنیام بێگەردخان ئەڵێ لەو شوێنەی کە ڕاپەڕین دەست پێ کردووە لێوە فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان من باسیەوە ناکەم لە کوێ ڕاپەڕین دەستی پێ کردووە، بەڵام ئێمە باسی حکوومەتی هەرێمی کوردستان و سنووری پارێزگاکانی سنووری هەرێمی کوردستان دەکەین. بەس من پێم وایە ئێستا کەرکووک زۆرترین زەختی لە هەم لە عێراقەوە لەسرە هەم ئێمە ژۆک و حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر بڕیار وایە ئەو ناوچانە بەشێکن لە هەرێمی کوردستان و دەگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان بۆ مزایەدە نیە، بەڕاستی دەیڵێم حەقی خۆیەتی لە ئێستادا کەرکووک یعنی پارێزگای کەرکووک وەکو پارێزگاکانی تری هەرمی کوردستان ئەم پرۆژەیە جێگەی بۆ بکرێتەوە. سوپاس. باشە سپاس. کاک ساڵح ڕای جەنابی شێر وایە وانە بکرێتەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان من بێگەردخان ئەو ویستمەوە قسێ بکەم بێگەردخان کردی، من دڵنیام کە ئێمە ئابووری کەرکووک بەکاردێن بۆیە پێویستە لەو قەرزا لەو پرۆژانە پشکیانە بێت. سپاس. بەڕێز دکتۆر فرسەت سۆفی. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوەی من خاڵی پەیڕەویە، ینی بە تەسەوەڕی من کێشەکە لێرە دروستە بی هەمیشە وا بووە و ئەمەش کە پەیڕەومان داڕشتوتەوە وامان کردو لە ڕابردووش وا بووە کاتێک کە ڕائیەکان تەڕح دەکرێن ئەگەر بە عورفی سێ کەستان وەرگرتیا وەریگرن، ئەگەر یەک کەستان وەرگرتیا وەریگرن، ئەڵێن لەسەر ئەو مادەیە ئەوەندە ڕایە هەبووە، نەک برادران لەوێ سیاغەیەک دەکەن و بۆمان دەخوێنێ ئەو دەڵێ من تێدا. ئێستا من باشە منیش پرسیار دەکەم هەموو ئەو یاسانەی لە پەرلەمان دەرچوونە چۆن پەرلەمان مخاتەبەی وەزارەتەکان دەکە، پەرلەمان مخاتەبەی مەجلیس وزەرا دەکە. من پێشنیارم کرد کاکە پێویست ناکە بنوێرێن وەزارەتی ئابووری وەزارەتی پلاندانان، هەر پێشنیارەکە هەر حسابی بۆ نەکرا. باش ئەگەر وایە بە کەیفی خۆتان دای ڕێژنەوە و دەنگ دەدەین، ینی کەواتە ئێوە کاتێک کە ئێمە قسە دەکەین پێویستە چەند ڕێی هەیە بیخەنە دەنگدان، کامە دەنگی هینا کامە دەنگی نەینا، نەک یەک لەو لای هەڵسی بە ئەوەش زیاد بکرێ و بە ئەو شارەشی لەگەڵ بی و ئێمەش خەڵکی شوێنێکی نەمە شارێک دەڵێن ئەگەر وایە. بەڵێ دکتۆر محەممەد علی یاسین. بەڕێز سەرۆکی پەرلەمان مزایەدەیەکم هەیە گەر ڕوخسەت بیت، چونکە کاتی ئەوە ئەگەر کاتی خۆی پارێزگای دهۆک بچووکترین پارێزگای هەرێمی کوردستان بوو لە ڕووی دانیشتوانەوە، ئێستا گەورەترین پارێزگای هەرێمی کوردستانە لە ڕووی دانیشتوانەوە. ئەو هەموو IDP ئەو هەموو ئاوارەوە ئەو هەموو کەس نزیکەی زیاتر لە ملیون و 1.3 میلیۆن کەس بەپێی ئەوەی ستاتیستیکسی نێودەوڵەتی لە پارێزگای دهۆک لە دوای ئەو قەیرانە نیشتە جێبوونە. ئەگەر لەم یاسادا قەرار وایە مزایدەی شار و شاروشکە و ئەوان بکەی کە بە دڵی من نییە، ئێمەش بە ئەو مزایدە بکەین. سپاس. باشە سپاس. خاتو زۆزان صادق. حق سكرتيري برلماني نوبي مجبير كاتنا بس يجوا مدرسة خورا كريه جبير كني نوبي متشيا بارستارو كي برلماني از پشتوانی آخفتنا آمینا خانه و دکتر محمد علی کم بوکاک جماعت اوید بجن داد پروریه مال دهو که مشکلات گل بوشا داد پروریه هی
هر جار بحث داد پروریت تکینه بس دهوک یا هکود بیشن پتری همیا یا ضررمند و زیانمند کو او پروژه او خدمت گزارین هر پارز گهندی تینا کنه الهفلیر و سلیمانی او دهوک نهایت کنه و جاو شداد پروری هک درستایی به تجربه جکنه امد گلین بس هک او درستایی تکرنه هر وقت پیش يعني پیشیانی کبیتو برینی کبیتن ام حس کن هم ناف بین دقه و صدا دهوک بکنات ناف ان شاء الله ام جاره برك فيكي جبجيك بس باب تكايت او زور دز برسكراوتو نقطه نظامي واش زان خوش تانا زانن نقطه نظاميه من مخالفي بيروينا وخوكم ك ريبو ادم تكاي اگر دوا سياغه بخنو بزانين بشكم اندامان بدليان بي ويخينا دنگدانو وگرنا او پیشنیاری دکتور فرصت درسته یک به یکی او بتبینیانه بخینه دنگو انجا دوای چی برز کا قوات طالبانی برز سەرۆکی پەرلەمان حەزەکەی نێمە هەموو پەرلەمانتارێکی بەڕێز دڵنیا بکەینەوە کە ئێمە حکوومەتێکی دادپەروەرانەمان هەیە و کابینەیەکمان نەکرد بنکە فراوانە بەڵکو نوێنەری هەموو دڵفراوانیشین و بۆیە ئەمە سەرێشە بۆ هەمومان دروست دەکات ئێمە کە بڕیارەین لەسەر مەشروع لەسەر پرۆژە دادپەروەرانە بڕیارە دەین ڕەچاوی ناوچە جاجەکانی کوردستانەکەین پارەیەکی زۆری سەرفەکەین لەو ناوچە کوردستانیانەی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان و پێم وایە دڵنیاشە بین لە مستەقبەلیشە هەروە ئەبین بۆیە پێم وایە سیقەتان هەبێ بە حکوومەتەکەی خۆتان دادپەروەرانە مامەڵە بەم قەرزە شەکات سپاس والله جاك عمر او جنابت لهميان زياتر خسو كردو بز سد درفت بم بجنابت او داماني تري برلماني شخصيان هي دوا سياق بخنا وتكايا بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی نۆ بەم شێوەیە دەخوێندرێتەوە پێویستە لەسەر ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی و ئابووری و وەزارەتی پلاندانان بڕیمایە ڕاکێشراوەکە بۆ پرۆژەکانی ژێرخانی ئابووری و وەبەرهێنان بە شێوەیەکی دادپەروەرانە خەرج بکەن دوای ڕاستاندنی لەلایەن پەرلەمانەوە. هیچ گۆڕانێکی تیا نەبوو. ازاني يسدر فد بن بجنابت
خۆی هەو معاناتە هەر خۆی دادپەروەری ئەوەیە. باشە پێشنیارەکەی ئەوە چی بوو؟ پێشنیارەکەی ئەوە چی بوو؟ پێشنیارەکەی ئەوە چی بوو؟ مامۆستا عەبدوڕەحمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیارێکەکەم ڕەنگە عیلاجی ئەو بابەتە بکات نووسراوە بە شێوەیەکی دادپەروەرانە و پێویستبوونێکی بۆ زیاد بکرێت نوکان ڕەنگە شوێن هەبێت لە چاو شوێنی کە پێویستی بە پرۆژێکە هەبێت. زۆر سپاس. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز ئەندامانی پەرلەمان ینی ئێمە تێئەگەین لەو دروسۆزیەی ئێوە بۆ مەنتیقەی دووهۆک بەڵام قسەکە ئەمەیە چ پێوەرێک دادنەی هەژاری پێوەڕی هەژاری لە کوردستان چییە؟ ڕێژەی دانیشتوان کامەیە ڕێژەی دانیشتوان یعنی هەر جملەیەک دەگری جملەیەکی ستاندەری قیاسیمان نییە لە کوردستان پشتی پێبەستی یعنی ئەوە بریتە لە ئەرکی پەرلەمانتارەکان خۆمان لەسەر حکوومەت کە ئەم پرۆژانە تەوزیع دەکا یعنی چی غەدر لە شارێکی وەکی دووهۆک بکرێ چۆن لێ قوبوڵ بکرێ یعنی ئەمەیە ئەگەر ناتۆ هەر ستاندەرێک دادنەی هەر شتێک دادنەی داینێن حەز دەکە ئێستا دەنووسین بە شێوەیەکی دادپەروەرانە لە نێوان پارێزگاکاندا بە لەبەر چاوگرتنی هەژاری و کاولکاری و پێویستی دووسێ جملەی کەش دەنووسی ئەمە چ لە وەزا دەگۆڕ بەڕێز سەرۆکی پەرلەمان سەرەتا وەبزانم من بووم ئەم پێشنیارم کردبوو من وتم بە شێوەیەکی دادپەروەرانە لەسەر پارێزگاکانی هەرێمی کوردستان چونکە هیچ پێوەرێکی دروستمان نییە لە هەرێمی کوردستان کام پێوەری هەژاریمان هەیە وەکو کاک گۆران ئازاد ئیشارەتی پێدا ئێستا باشە ئەوە زۆر باشە زۆر باشە پارێزگاکان بە شێوەیەکی دادپەروەرانە بەسەر پارێزگاکان خاتوو مریەم بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڵێ ئێمە جگە لە پارێزگاکان ئیدارەشمان هەیە ئیدارەی سەربەخۆ دوو ئیدارەی سەربەخۆ بۆیە ئەگەر پارێزگاکان ئیزافە بکرێت چکە بەڕاستی هەمیشە ئەوان پەریاوێز خراونەوەگەوەی کاگۆران باسی کرد 2 ساڵ زیاترە یەک پرۆژەی جوتسایدی ناو بازاری ڕانێوەستاوە ماوەی 2 ساڵ ئیر و ئیش و کار و کەسابەتی خەڵک وەستاوە لەبەرەوەی ئەو پرۆژەیە ئەو بودجەی بۆ دابین نەکراوە. مەریەم سەمەد ئیدارەکان قەزاکان بەشێکن لە پارێزگاکان خۆ کە باسی پارێزگات کرد ئیداراگرێتەوە قەزاگرێتەوە ناحەیەگرێتەوە هەموو یەکرێتەوە. کاک مەردان بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو هەموو گومانکردنە لە حکوومەتە ئێمە بۆ ئەو تەفاسیلە ڕادەکێشیت ئەگەر ڕاستە ئەو هەندە گومانە هەیە وەڵاهی لە قەزاکانیش گومانمان لە مەحافظە هەیە بۆیە باش نیە ئەو هەندە گومانکردنە ئەو هەندە تەفاسیلە ئەو نەسەی کە خوێندرایەوە بە تەنیا دادپەروەری کافیە و سیقەمان بە حکوومەت هەبی کە بە دادپەروەریانە تعامل لەگەڵ ئەو قەرزە دەکات. بەڵێ باشە ئێستا ئەیخوێننەوە هیچان بۆ ئیزافە کردووە تا بیخوێنەوە یا هەر ئەوەیە خۆ با پێتان بڵێم هەر کە بیخوێننەوە هەر ئەوەی ترە لەبەرەوە چێ لەگەڵێتی بەو شێوەیە کە خوێنرایەوە تا لە نێو پارێزگاکان تا خرای دەنگەوە سی و چوار کەس گەڵێتی کێ دژێتی نۆ کەس دژێتی کەواتە پەسەند کرا. مادەی دوای ئەو مادەی دا بەم شێوەیە دەخوێندرێتەوە دەکرێت ئەو ناکۆکیانەی لە ئەنجامی پیادەکردنی حکومەکانی ئەم یاسایە ئەو ڕێکەوتن و گرێبەستانەی بەپێی ئەم یاسایە دەبەسترێن چارەسەر بکرێن لە ڕێگای ناوبژیوانی نێودەوڵەتی بە گوێرەی ئەوەی بەرژەوەندی گشتی پێویست دەکات. کێ قسەی هەیە لەسەر ئەم مادەیە؟
کاک شوان نقطەی نظامی هەیە بەڕێ سەرۆکی پەرلەمانبەری وڵات زۆر دەستی خۆم بەرز کردەوە تازە دەنجی لەسەر درالۆی هەچ قسە بکەم بە زیادەیە بەڕاستی بەڕێ سەرۆکی پەرلەمان قسەی زۆر لە سێکوانەکرا کاک تۆ فرسەتی زۆر جوانی هێنا بەڕاستی ئەو ڕێیانە ئێستام هەست پێ دەکەین هیچ احتیباری لۆ دانەندرا و من لەگەر ئەوە داوم دادپەروەکەش تێدا نەبی هەروکو کاک وبادژ ئیشارەت پێدا یعنی ئەمە ئەوەندە بەشکبی دەنگی لەسەر درا باشە سپاس بەڵێ کێ قسەی هەیە لەسەر مادەی دا ئەو تێبینەی لیژنەی یاسایی دروستە هیچ پێشنیارێک نەبووە بگاتە سێ کەس بەڵام بەشێکی لە پێشنیارەکان لە نەسەکە جێکراوەتەوە کەس نییە کەواتە قسەی هەبێت لەسەر مادەی دا بۆیە ئیخینە دەنگەوە کێ لەگەڵێتی شعلی سی و پێنج کەس لەگەڵێتی کێ دژێتی کەس نییە دژی بێ کەواتە پەسەند کرا مادەی 11 مادەی 11 بەم شێوەیە دەخوێندرێتەوە کار بە هیچ یاسایەک یان بڕیارێک یان هەر دەقێکی تری ناکۆک لەگەڵ حکومەکانی ئەم یاسایەدا ناکرێت کێ قسەی هەیە لەسەر ئەم مادەیە کەس نییە کەواتە یخینە دەنگەوە کێ لەگەڵێتی سی و پێنج کەس لەگەڵێتی کێ دژێتی کەس نییە دژی بێ کەواتە پەسەند کرا مادەی 12 بەم شێوەیە دەخوێندرێتەوە پێویستە لەسەر ئەنجومەنی وەزیران و لایەنە پەیوەندیدارەکان حکومەکانی ئەم یاسایە جێبەجێ بکەن و پەیڕە و ڕێنمایی پێویست بۆ ئاسان جێبەجێکردنی دەربکەن کێ قسەی هەیە لەسەر ئەم مادەیە کەس نییە کەواتە یخینە دەنگەوە کێ لەگەڵێتی سی و چوار کەس لەگەڵێتی کێ دژێتی کاک یعقوب دژی کەس نییە کەواتە پەسەند کرا مادەی 13 بەم شێوەیە دەخوێندرێتەوە ئەم یاسایە لە ڕێکەوتی بڵکردنەوەی لە ڕۆژنامەی فەرمی وەقایعی کوردستان جێبەجێ دەکرێت کێ قسەی هەیە لەسەر ئەم مادەیە کەس نییە کەواتە ئیخینە دەنگەوە کێ لەگەڵێتی سی و هەشت کەس لەگەڵێتی کێ دژێتی کەس نییە دژی بێ کەواتە پەسەند کرا هۆیەکانی دەرچواندن هۆیەکانی دەرچواندنی ئەم یاسایە بەم شێوەیە دەخوێندرێتەوە لە پێناو پاڵپشتیکردنی باری دارایی هەرێمی کوردستان و بەردەوامی پرۆسەی گەشەپێدان و پێشخستن بەو شێوەیەی بەرژەوەندی باڵای گەلەکەی دەستەبەر بکە ئەم یاسایە دەرچوێندرا کێ قسەی هەیە لەسەر هۆیەکانی دەرچواندن بەس کاک عەباس غەزالی فەرموو بەڕێز سەرۆکی پارلەمان گەلەکەی وابزام دەبێت بنووسین گەلەکەمان ئێمە بۆ ملەتەکەمان بڕیار دەردەکەین نە بۆ ملەتێکی تر سوپاس باشە سپاس ئەوە چاک بکرێ
هۆیەکانی دەرچواندنی ئەم یاسایە بەم شێوەیە دەخوێندرێتەوە لە پێناو پاڵپشتیکردنی باری دارایی هەرێمی کوردستان و بەردەوامی پرۆسەی گەشەپێدان و پێشخستن بەو شێوەیەی بەرژەوەندی گەلەکەمان دەستەبەر بکات ئەم یاسایە دەرچوێندرا. کێ لەگەڵێتی؟ سی و شەش کەس لەگەڵێتی کێ دژێتی؟ کەس نییە دژی بێ کەواتە پەسەند کرا. کۆی یاساکە خینە دەنگەوە بەو شێوەی کە مادەکانی خوێنرایەوە و بەڵێ. کۆی یاساکە خینە دەنگەوە بەو شێوەی کە مادەکانی پەسەند کرا. کێ لەگەڵێتی؟ سی و نۆ کەس لەگەڵێتی کێ دژێتی؟ پێنج کەس دژێتی، شەش کەس دژێتی کەواتە پەسەند کرا. پیرۆزبایی لە خەڵکی کوردستانەکەین بە بۆنەی دەرچوونە ئەم یاسایەوە. زۆر سپاس بەڕێزان ئەندامانی پەرلەمان بەم شێوەیە هاتینە کۆتایی دانیشتنی ئەمڕۆمان.